بەڕێزان ئەندامانی پەرلەمان فەرموون دانیشن بۆی دانیشتنەکەمان دەست پێ بکەین. فەرموون. فەرموون بەڕێزان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان دانیشتوی ژمارە 4 ئاسایی خولی پاییزە ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش بە خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بەبێ مۆڵەت داوا لە سکرتێری پەرلەمانەکەین بیخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەمی لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی نۆی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسا لە سۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەمی لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 8 نۆی 2020 بەم شێوە خوارەوە بوو 1 پاشنیوەڕۆیە باڵە نووسراوە. یەک دەست پێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دوو خوێندنەوەی بەرنامەی کار پوختەی دانیشتن و ناوی ئەندامان ئامادەبووان لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان، سێ دەست پێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، چوار ئاڵگۆڕکردنی بڕگەی یەکەم و چوارەم و بەرنامەی کار بە کۆی دەنگی ئامادەبوانی ئەندامانی پەرلەمان، پێنج سوێند خواردنی پاڵێورا بەڕێز عومەر عەبدوڵڵا فەتاح محەممەد لە شوێنی ئەندام پەرلەمان دەست لە کارکێشا و بەڕێز سۆران عومەر سعید، 6 خوێندنەوەی دووەمی پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان، 7 خستنە ڕووی دەنگدان لەسەر پێداچوونەوەی چەند مادە و بڕگەیەک، یاسای ژمارە 1 ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەر عاقلیەکان لە هەرێمی کوردستان کە لەلایەن سەرۆکایەتی هەرێم گەیەندرابوو بۆ پەرلەمان، 8 دواخستنی خوێندنەوەی دووەمی پێشنیازی یاسای لە سۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بۆ دانیشتنی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی نۆی 2020 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 3 پاییزەی لە ڕێکەوتی 8 نۆی 2020 هەمویان مۆڵەتیان پێدراوە. بەڕێز پێشەوە تایر مستەفا، جەلال محەممەد عەبدوڵڵا، جەلال محەممەد ئەمین، جیاد حەسەن ئیبراهیم، دابان محەممەد حوسێن، شایان کاکە ساڵح، شیرین ئەمین، عەبدولعەزیز، عەلی حەمەد ساڵح، فەرید یعقوب ئیلیە، کاوە عەبدولقادر حەسەن، گولستان سعید محەممەد، گۆران عومەر عەلی. دواتر ئەوەیان کردبوو ئابڵێ هەڵیان کردووە. پێشەوە تایر مستەفا لێرە بوو بە زواژوی نەکردبوو، دیارە بە مۆڵەتیانەوەی کردە، دوای چاچی دەکەمەوە لە کاروباری پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەتیان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکان ئامادە نەبوون، ناوی لێژنەی ڕۆشنبیری کۆمەڵگای مەدینەی وەرزش و لاوان، جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت، لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی نۆی 2020 زیاد جەبار محەممەد، بەڵێن ئیسماعیل حاجی، محەممەد سعدەدین ئەنوەر ئامادە نەبوون، زیاد جەبار محەممەد مۆڵەت، بەڵێن ئیسماعیل حاجی مۆڵەت، محەممەد سعدەدین ئەنوەر ئامادە نەبوو. سێ لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا لە نۆی 2020 سەروان محەممەد عەلی ئامادە نەبوو، فەرید یعقوب ئیلیە ئامادە نەبوو. لێژنەی ناوخۆ و ناسایشی ئەنجومەنی خۆجەییەکان لە نۆی 2020 ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت، ڕزگار عیسا سوار مۆڵەت، کاوە عەبدولقادر حەسەن مۆڵەت، هاوڕێ بنا محەممەد مۆڵەت. لێژنەی شارۆمانەی و گواستنەوە و گەیاندنی گەشتوگوزار لە نۆی 2020 محیەدین حەسەن یوسف مۆڵەت، کلارە عۆدیشە یعقوب مۆڵەت، سیپان سالم حەسەن مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین کە خوێندنەوەی دووەمە بۆ پرۆژە یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان عێراق بە پێی حکمی مادەکانی 87 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان
داوا لە بەڕێزان لە سەرۆکاتی و ئەندامانی لیژنەی کاروباری یاساییەکەین وەرن فەرمون بۆ شوێنی خۆتان و بەگەرمی بەخێراتنی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین. کەیتە نوقتەی نظامی هەیە؟ پێشەوەی نوقتەی نظامی دەست پێ بکەین بەڕێزان مادەی 56 ئەخوێنمەوە. فەرمون. یەکەم، ئەندام ئەتوانێت پشتبەستن بە یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور و یاسا بەرکارەکان یان یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە لە هەر کاتێکی دانیشتنی پەرلەماندا لە ڕێی خاڵی پەیڕەویەوە داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بۆ ماوەیەک کە لە یەک خولەک زیاتر نەبێ بەبێ ڕەچاوکردنی تۆمارکردن و ڕزبەندی ئاخاوتن بکە. دووەم، تەنیا ئەم بارانە بە خاڵی پەیڕەوی دادەنرێ. یەک، پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور و یاسابەرکارەکان یان یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە. دوو، ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون. سێ، داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لە بابەتێکی تر یان ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار. سێهەم، ئەگەر ئەندام بە خاڵی پەیڕەوی داوای ئاخاوتنی کرد بەڵام ئاخاوتنەکەی خاڵی پەیڕەوی نەبوو، سەرۆک دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت و لە کاتی دووبارەبوونەوەی لەو دانیشتنەدا هەلێکی تری بۆ ئاخاوتن بە خاڵی پەیڕە و پێنادا. کاکتۆر کازم لەبەر ڕۆشنایی ئەو مادەیە فەرموو. بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڵێ، بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 24 بڕگەی دووەم ئەڵێ ئەندام پەرلەمان ئازادی ئاخاوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە کاتی کاری پەرلەمانیە هەتا کۆتایی بڕگەکە. ئەم پەرلەمانە بەم پەیڕەوە دەڕوا بەڕێوە. ئێمە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنین سەر بە هێزێکی مەدەنی. کۆمەڵی پێشێلکاری گەورە بەرامبەرمان کراوە. بەڵام ئەوەی کە ئێستا زۆر جێی سەرنجە ئەوەیە بەداخەوە دوو ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی فراکسیۆنی زرد کە ئێستا لە قاعەکەی حزوریان هەیە و ئەندامێکی پەرلەمان لە فراکسیۆنی سەوز فراکسیۆنی یەکێتی، ئەمە ناوەکانیانە بۆ جەنابتانم نووسیوە بۆتانە نێرم. هەڕەشەی حیزبەکانیان بۆ ئێمە هێناوە و هەڕەشەی کوشتنمان لێیەکەن و بە نەس بە خۆمیان و تۆ دکتۆر بەداخەوە پێمان ناخۆشە تۆ مناڵەکانت بێنازەبن. ئەجا من لێرەیە ئەپرسم، ئایا بەڕاستی تێر نەبووین لە شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی و کوردکوژی؟ ئایا ئەمە دیموکراسیەکەیە؟ و تەنها بە یەک دێڕیژەڵێم، ئێمە فراکسیۆنێکی مەدەنین و دیفاع لە مافی خەڵکەکەین و هەموو قسەکانمان تەنها قسەمان هەیە، چەکمان نییە و هێزی چەکداریشمان نیە، تەنها بە قسە دیفاع لە مافی خەڵکەکەین. هەر شتێکمان بەرامبەر بکرێت لەسەر مافی خەڵک بەلامانەوە ئاساییە و ئەو کەسانش کە هەڕەشەمان لێکەن چیان لە دەزیەت بابی کەن، منەتمان نییە، منەت دەرتەواو کەم و تەواو. کاکسیپان بەس ئەوەنە منەتیان. کاکسیپان فەرموون. با کاکسیپان تەواوی وتمان لە چوارچێوەی ناوەکانم بۆ بێنە لە چوارچێوەی مادەی 56 کاکسیپان فەرموون. قسە دەکەی یابی دەمەیەکێکی تر. بەڵێ 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 شیرین قسە مەکەن کچم. کاکسیپان فەرموون. تەواو؟ تەواو. بەڵێ کاکسیپان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی لەگۆری مادە 47 و 48 دەربارەی کارنامە ڕێنشتنا پەرلەمانی کوردستانê. گۆری کارنامە ئەبروکە پرۆژه یاسایەک و خواندنا دوێ بۆ تێتایکردن ئەستوکردنا فەرمانبەرە لە هەرێما کوردستانە داش عێراق. ئەبروکە لەسەر بابەتێکی ئاخبین و ئەرکێت حکوومەت لەسەر فەرمانبەرە. ئەرێ بۆچی ئەرکێت فەرمانبەرە لەسەر حکوومەتی ناکەبیتە بەرنامەی کاری؟ ئایا حکوومەت پرۆژە پەرلەمانی دهێتە خواندنا دوێ بۆ هێتەکردن و ڕۆژێ بێت دهێت پەسەندکردن کە ئایا حکوومەتێ چ ملتەزەمات سەر فەرمانبەری هەنە؟ ئەرێما فەرمانبەریژی ملتەزەمات سەر حکوومەتی نین و چەویژی بۆی دابین بکەتن کو پیاداشت فەرمیمە ئاراستەی جەنابێوای کرینە هەم لێبرینە 21 سادێ هەم سەر پاشکەفتێوان هەم سەر داواما فەرمانبەران هەم سەر ماف و امتیازات و پلەبەرزکردنەوان لێ بەداخەوە حتان و کە البرنامج کار پەرلەمانی کوردستان تێدانینە بەلکو بتنێ
او برنامج کارت داوک و ابروکا او ملتزمات نبی که حکومت السر فرمان برا بلکو ایت کو فرمان برا سر حکومت بداخانه که بیت برنامج کاری داخازارون کنیش جناب تدکم چکی فرمان بر چاوروی چندنا موافقتوان بهنه دان نک بتن زخوطات لسروان بهنه کرن بیکو موافقتوان بهن دابین کرن زۆر سپاس بەدرێ خان فەرمونون. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەندا وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ پێشنیار دەکەم کە ئێمە دوێنێ هەشتی مانگ دووبارە یادداشتێکمان ئارەسێ جەنابتان کردەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک تایبەت لەسەر بارودۆخی چاکسازیەکان پێشنیار دەکەم بە زووترین کات کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت تایبەت لەسەر هەرچێ سێ چاکسازیەکە کە بەڕاستی بارودۆخی چاکسازیەکان زۆر ناجێگیرە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی پاڵەپەچ و تەزەخومەوە لە هەر سێ چاکسازیەکە پێشنیار دەکەم کە جەنابت داکۆکی بکەی کۆبوونەوەی ئەم جارە تایبەت بێ بە کۆبوونەوەی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان تێبینیەکمێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر بەرنامەی کاری کۆبوونەوەکە جەنابی سەرۆک ئێمە تەبەن دوێنێ شەر پێشنیارمان کرد لەسەر ئەوەی دیاریکردنی کاتی کۆبوونەوەکە بەڕاستی کاتێکە زۆر درەنگە ڕۆژی یەکەم ئاسایی بووە گەر کاتی بۆ نمونە درەنگترت دابنایە دا بۆ 11 هەموو پێچێک کۆدەنگ بن هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەسەر کات ژمێر 10 بۆ 11 کۆدەنگ بن بەڵام ئەمڕۆ کە ڕۆژی دووەمە هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە هەولێر مەوجودن دەبوو زووتر ئەو کۆبوونەوەی دابدرایە تکایە پێمە بڕە بەڕێز سەرۆکی پەرلەمان دقەکەت تەواو بوو فەرمونون یەک دقەت چی ئەڵی لە یەک دقە ئەتوانی بەڵێ کاکاوڕێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ڕاستی پێم وایە ئێمە سێ بۆ چوارەم جەسێ ئەم نقطە نیزامیە ویستومە نقطە بگیرم بۆیە هیوادارم ئەگەر هەندێک درێژی کێشە نادرێژ نیە یەک دقە لە ئێستا حسابیکەن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو پەرلەمانتاران زۆر جار تێبینی و ڕەخنەمان هەبوو لەسەر ئەدای کاری ئەم حکوومەتە ئەم حکومڕانی و هەندێک جار لە ئێوەی بەڕێز لە سەرۆکایەتی مادەی 56 کاک دیاریکان 56 بۆی ڕەنگە نەتخێن بێتەوە ببورە بۆیە هەندێک جار ڕەخنە و گلیمان لەسەر ئێوەشە بۆ لە سەرۆکایەتی پەرلەمان بە پێی مادەکانی پەیڕە و کە هەندێک جار ڕەنگە داواکاریەکیان داخوازیەک لەلایەن لیژنە تایبەتمەندەکان و ئاراستەی بەڕێستان کرابێ وەکو پێویست نەبوو بێت بە نمونە میوانداریکردنی وەزیرەکان یعنی ڕاستی من بۆ خۆم یعنی ئەوە نییە بڵێم لە خۆشەویستی و لە چالاکبوونی وەزیرەکان لە تیمی حکوومەت میوانداری وەزیرێکمان کردووە خۆزگە ئەوەندە چالاک بۆیان ئێمە خۆشحاڵ بۆیان بە دیداریان بەڵام بە حکمی ئەوەی داواکاری ئەوەی خەڵک زۆر ئاراستی ئێمە کراوە بۆیە هەندێک جار ویستومانە میوانداریان بکەین بۆی ڕوونکردنەوەیان لێوە بگرین و پێم خۆشە ینی من بۆ خۆم قسە لەسەر خۆم ڕەنگە بەشێک لە برادەرەکان لە پەرلەمانیش بگرێتەوە ئێمە هەر ڕەخنەوانەگەین ینی لەسەر خۆشمان قسەمان هەبێ ینی بەداخەوە لە پەرلەمانی کوردستان هەندێک جار کە پەخش ڕاگیرێ بەدەنگدان پەرلەمانتارمان هەبووە لە پرۆژە یاسایەکی زۆر هەستیار و گرنگ کە داخوازی خەڵک بووە تەنها لەبەرەوەی پەخش ڕاگیراوە یعنی هیچ کۆمنتێکی لەسەر پرۆژە یاساکە نەبووە هەندێک جار ڕەنگە پسپۆری خۆشی بوو بێت کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بووە سەلما خان بۆ هەمووی وەکو یەکە سەلما خان تەواو گەیشت سەلما خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەلما خان بەردەوام بە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لێدوانی بەڕێز سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ تەشیرکردنێکی تێدا بوو بۆ فراکسیۆنی ئێمە بۆیە من داوای لیژنەی لە کۆڵینەوە دەکەم لەسەر ئەو بابەتە کاک لوقمانمان ڕاستپاردووە ئەبێ ڕوونکردنەوە بدەن بەڵێ سپاس کاک ئومێد و کاک لوقمان لەسەر ئەو قسەی بەڕێز کاکتۆر کازم کاک ئومێد جەنابەت سەرەتا بەڵێ سپاس بەڵێ بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەر لە ڕوونکردنەوەکە بە پێی حکمی مادەی 55 بڕگەی دووەم داواکارم تێکڕای قسەکانی برای بەڕێزمان کاکازم لە پرۆتۆکۆل بسڕێتەوە چووکە هیچ بنەمایەک و هیچ ڕاستیەکی نییە و ئێمە لەو بارەوە وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ڕای دەگەێنین تەواوی ئەو قسانە بە هیچ زۆرێک گزارش نییە لە فراکسیۆنی پارتی هیچ ئەساسێکی نییەوە لە ڕابردوو ژۆمان سەلماندووە وەکو گەورەترین فراکسیۆن هەمیشە ڕێز و احتراممان بۆ ئۆپۆزیسیۆن هەبووە لە هەموو ئەو بابەتانێک کە ئەگەر لە نێوانماندا گفتوگویەکە بێتن ئێمە دەست پێشخەر بووینە بەڵام بۆ ئەو بابەتە بە هیچ زۆرێک ئامادەنین لەگەڵ فراکسیۆنی نەوەی نوێ گفتوگۆ بکەین چونکە ئەساسی نییە بۆیە داواکارین بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە پێی دەسەڵاتەکانی خۆتان لێژنەیەکی لێکۆڵینەوە بۆ دەرخستنی ڕاستیەکان دروست بکرێتن ئەو کاتی
ئەنجامی ئەو لێژنەیە هەم وەڵامە بۆ ڕایگشتی هەمیش وەڵامە بۆ ئەو بابەتانەی کە ئەساسی نەبووە لێرە خراە ڕوو دووبارە داواکارم قسەکانی لە پرۆتۆکۆل بسڕێتەوە ئێمە بێبەریبوونی خۆمان لەو جۆرە هەڵسوکەوتانەی ئەو باسی کرد دەردەبڕین ئەساسی نییە و بە هیچ جۆرێک تعبیر و گزارشت لە سیاسەتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ناکە و زۆر سپاس. بەڵێ 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 مژدەخان کاک ئومێد کاک لوقمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی کە بڕوای تەواومان بە خەباتی مەدەنی و ئازادی ڕادەربڕین و خەباتی پەرلەمانی لە فراکسیۆنەکانی هێزە ئۆپۆزیسیۆنە بەڕێزەکان هەیە و لە ڕابردوشدا بەکردار ئەوەمان سەلماندووە کە ئەو پەڕی ڕێز و عورمەتمان بۆ فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان هەبووە و زۆر جار پرۆژه یاسا و کاری هاوبەشمان پێکەوە کردووە. بۆیە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز سیاسەتی ئێمە بەو شێوەیەنی هەڕەشە لە هیچ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بکەین بەڵکو بەو پەڕێزەوە تەماشایانەکەین. بۆیە تەواوی قسەکان و بوختانەکانی کاک دکتۆر کازم ڕەتەکەینەوە و داواکەین کە بە پێی مادەی 55 بڕگەی دووەم قسەکانی کاک دکتۆر کازم لە پرۆتۆکۆل بسڕێتەوە و داواکەین لە سەرۆکایەتی پەرلەمان لیژنەیەکی لێکۆڵینەوەی ورد پێک بێنێ چونکە بە هەموو شێوەیەک ئەم قسانە دوورن لە ڕاستی و ئێمە بە تەواوەتی ڕێز لە کاری پەرلەمانی و کاری هاوبەش و پێکەوە ئەگرین. زۆر سپاس. ئێمە قسەکان لە پرۆتۆکۆل ناسڕینەوە تاوەکو لیژنەیەک دروست نەکەین. ئەگەر کاک دکتۆر کازم توانی بیسەلمێنێ کە ئەوەی بەرامبەر کراوە قسەکانی لە پرۆتۆکۆل دەمێننەوە و ئەگەر نەیتوانی بیسەلمێنێ کە هەڕەشەی لێکراوە ئەو کاتە پرۆتۆکۆل لە بەردەستی خۆمانایە قسەکانی لە پرۆتۆکۆل ئەسڕینەوە. بەڵێ دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین فەرموون. بەڵێ کاکتۆر. بە پێی مادە 56 قسەکەم ئەو تۆمەتانەی کە بەڕێز سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ منیش قسەکەم منیش مافمەیە ئەندامی فراکسیۆنی زەردم لەبەرەوەی تۆمەتێکی گەورەی خستە پاڵ فراکسیۆنەکەم مافی خۆمە قسە بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر دەرچوو لە لێکۆڵینەوەکان هیچ بنەمای بۆ نییە ئەبێ سزا بدرێ بەڕاستی لەبەرەوە ئەوە تۆمەتێک بە هیچ شێوەیە قابلی قبول نییە تەنها ئەنجامەکەی ئەوە بێ قسەکانی لە پرۆتۆکۆل بسڕێتەوە داوا لە بەڕێسانەکەم بۆ نەزاهەتی لێکۆڵینەوە هەرچی بکرێ پێویست بێ بۆ ئەوەی کە ئەگەر ئەنجامەکان بە شێوەیەک بۆ قسەکانی و بوختانەکانی بێ بنەما بوون ئەبێ سزا بدرێت. ئێمە ڕاوێژەکەین لە نێوان دەستەی سەرۆکایەتیە چی پێویست بێ لە ڕووی ئیجرایی و لە ڕووی ئوسوڵیەوە ئەیکەین لەبەرەوەی بەڕێزیان سەرۆکی فراکسیۆنێکە لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ئەم بەڕێزانەشی کە وەڵامیان داوەتەوە بە ناوی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان وەڵامیان داوەتەوە ئێمە تەحقیقەکەین ئەگەر دەرکەوت قسەکانی کاک دکتۆر کازم وەکو باز دەکا هەڕەشەی لێکراوە ئەمە ڕێوشێنی تر هەیە ئەگەر دەرکەوت هەڕەشەی لێ نەکراوە ئەوەی بەڕێزیان دەیڵێ ڕێوشێنی تر هەیە ئێمە با پێش حەدەست نەکەوین دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین. سەبارەت بە پرۆژە یاسای لە ئەستۆکردن ئەمە قسەیەک بکەم کە پرۆژە یاسای لە ئەستۆکردن تەکمیلەکردن و تەواوکاری یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 کە زۆر گرنگە و ئێمە ڕۆژانە هەر هەمومان باس لەواکەین کە ماڵ و موڵکی دەوڵەت بە هەدەرە درێ بەهۆی پێشێلکردنی یاساکان بەهۆی پێشێلکردنی بڕیارەکان بەهۆی پێشێلکردنی ڕێنماییەکان بەهۆی لادان لە پابەندیە یاسایی و پابەندیەکانی فەرمانبەران ئەگەر زەرەر بە ماڵ و موڵکی گشتی بگا هەمومانە بێت داکۆکی لە ماڵ و موڵکی گشتی بکەین بۆ گەڕانەوەی حەقی خەڵک. بەڵێ کاکتۆر بژار فەرموون دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین ئیشی خۆتان بکەن. ناوی خودی مەزن و دلۆڤان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی لیژنەی یاساییە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنە لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 19/8/2020 کاتژمێر 11:30 خولەک کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاساکارپێکراوەکان و ئامادەکردنی راپۆرت سەبارەت بە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستانداش عێراق کە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی کوردستانەوە پێشکەش کراوە و لە دانیشتنی ژمارە 6 یاسایی ڕۆژی دووشەممە
ڕێکەوتی 27/7/2020 خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دەرەنجام لیژنەی یاسایی ئەم داڕژنەوەی خوارەوە پێی پەسەندە. ناونیشان پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڕێزان ئەبێ سەرەتا ئێمە لە خوێندنەوەی دووەمای سەرەتا ئەبێ پرۆژەکە بخوێننەوە دواتر راپۆرتەکە بخوێننەوە بۆ ئەوەی بڕیار بدەین کامیان بکەین بە بنەمای گفتوگۆ. فەرموون. ئەوت. بەڵێ فەرموون سەرەتا پرۆژەکەی حکوومەت بخوێننەوە. بەڕێ سەرۆکۆ پەرلەمانی کاک عەباس جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی لێخۆینێت. بەڕێ سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان عێراق مادەی یەکەم فەرمانبەریان ڕاستپێدرا و بە ڕاژەی گشتی بەهای ئەو زیانانەی لە ئەستۆ دەگرێت کە بەر گەنجینەی گشتی کەوتووە بەهۆی پشتگوێخستنی یان کەمتەرخەمی یان هەڵەی یان سەرپێچیکردنی بۆ یاسا و بڕیار و پێڕۆ و ڕێنماییە بەرکارەکان لە هەرێمی کوردستان. مادەی دووەم یەکەم پێویستە وەزیری تایبەتمەند یان سەرۆکی لایانی نەبەستراو بە وەزارەت یان پارێزگاریان ئەوەی هەر کامیان بێت ڕای دەستپێرێت. لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێت لە سەرۆکێک و دوو ئەندام لەو فەرمانبەر و خاوەن شارەزا و پسپۆڕین لەوانەی پلەیان لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت بەو مەرجەی یەکێکیان هەڵگری بڕوانامەی زانکۆی بەرایی بێت لە یاسا. دووەم نابێت لیژنەی لێکۆڵینەوە کەسێک یان زیاتر ببێتە ئەندامی لەوانەی هەر پەیوەندیەکی خزمایەتی تا پلەی چوار یان پەیوەندی زاوایەتی هەیە لەگەڵ و ئەو فەرمانبەرەی بە لە ئەستۆکردن داوا کراوە. سێم دەکرێت زیاتر لە یەک لیژنە پێک بهێنرێت لە ناوەندی وەزارەت یان لایانی نەبەستراو بە وەزارەت بۆ تێڕوانین لە پرۆسەکانی لە ئەستۆکردن ئەگەر پێویست هەبێت لەبەر بوونی ژمارەیەک پرس کە پێویستی بکەن خێرایی بکرێت لە تەواوکردنی لێکۆڵینەوە لەسەریان. مادەی سێم ئەو فەرمانگە پەیوەندداری زیانگەیاندن بە مایەی گشتی تیایدا ڕوویداوە هەڵدەستێت بە پێڕاگەیاندنی وەزارەت یان لایانی نەبەستراو بە وەزارەت کە بۆی دەگەڕێتەوە بە ڕوودانی زیانەکە لە ماوەیەک تێپەڕ نەکا لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی ئاشکابوونی ڕووداوەکەی. مادەی چوارەم یەکەم لیژنەی لێکۆڵینەوە هەڵدەستێت بە پێڕاگەیاندنی فەرمانبەر یان ڕاستپێدراوە بە ڕاژەی گشتی ئەوەی داوا کراوە بە لاستۆکردن یان لە ڕێگەی فەرمانگەکەی بە شێوەی نووسراوە بۆ ئەوەی لەبەردەمی ئامادە بێت و وتەکانی بنووسێت و دەربارەی ئەوەی خراوەتە پاڵی و گوێبیستی وتەی گەواهی دەرەکان و چەسپاندنی ئەو پەڕا و بەڵگانە و داتانەی تێڕوانینیان بۆ کراوە لەگەڵ بەڵگەکانیان. دووەم لە حالەتی پێڕانەگەیاندنی ئەو کەسەی داوا کراوە بە لە ئەستۆکردن لەبەر نادیاری شوێنی نیشتەجێبوونی بەهۆی پچڕانی پەیوەندیەکەی بەو وەزیفەی هەیبووە
ئەوە پێڕاگەیاندنی بۆ دەکرێت لە ڕێگەی بڵاوکردنەوەی بۆ یەک جار لە دوو ڕۆژنامەی ڕۆژانە یەکێکیان لە هەولێر دەربچێت ئەوەی دیکە لەو پارێزگای کە لە یەکێک لە فەرمانگەکانی کاری تیادا دەکرد. سێەم، پێویستە لەسەر لیژنەی لێکۆڵینەوە ڕێکارەکانی خۆی بگرێتە بەر و وێرای ئامادەنەبوونی ئەو کەسەی داوا کراوە بە لاستۆکردنی داوای پێڕاگەیاندنی دانانی بەوەی پێڕاگەیاندنی بۆ کراوە. مادەی پێنجەم، لیژنەی لێکۆڵینەوە بۆی هەیە پشت ببەستێت بە کەسانی خاوەن شارەزا و پسپۆڕی بۆ دیاریکردنی بەرپرسیەتی ئەو کەسەی داوا کراوە با لاستۆگرتن و مەزندەکردنی بەهای زیانەکە لە کاتی ڕوودانی و مافی دەنگدانیان نابێت. لەو حالەتەی لیژنەی لێکۆڵینەوە بۆ چوونی شارەزایان وەرناگرێت، پێویستە هۆکارەکەی بنووسێت و بۆی هەیە شارەزای دیکە جگە لەوانەی دەستنیشان بکات یان شارەزای دیکەیان بۆ زیاد بکات. مادەی شەشەم، پێویستە لیژنەی لێکۆڵینەوە بگاتە بەمانەی خوارەوە. یەکەم، دیاریکردنی ئەو زیانەی بەرمایی گشتی کەوتووە و بە شێوەیەکی ورد و دوور لە نادیاری. دووەم، دیاریکردنی بەهای زیانەکە بەو نرخەی باوە لە کاتی ڕوودانی. سێەم، دیاریکردنی گەورەی ئەو هەڵەی ئەنجام دراوە یان پشتگوێ خستنەکە یان کەم تەرخەمیەکە یان سەرپێچیەکە و ئایا بە ئەنقەست بووە یان بێ ئەنقەست و پەیوەندداری هۆکاری نێوان ئەو هەڵەی ڕوویداوە و ئەو زیانەی بۆیتە دەرەنجامی. چوارەم، دیاریکردنی ڕێژەی بەرپرسیارەتی ئەوانەی بەشدار بوون لە ئەنجامدانی زیانەکە، چ دەرەنجامی هەڵەیەکی مرۆیی زیاتر لە یەک کەس یان لەلایەن بێت یان هۆیەکی ویستراو بێت یان نەویستراو. مادەی حەوتەم، تەنها وەزیری تایبەتمەند یان سەرۆکی لایەنی نەبەستراوە بە وەزارەت یان پارێزگار بڕیارێک دەردەکات لەسەر ڕاستپاردەی لیژنەی لێکۆڵینەوە پێکێنراو بە پێی ئەم یاسایە لە ماوەی 7 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی ڕاستپاردەکانی لیژنەی لێکۆڵینەوە. مادەی هەشتەم، بڕەپارەی لاستۆکراو بە یەک جار دەدرێت و وەزیری تایبەتمەند یان سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت بۆی هەیە بیکاتە قیس بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت و بەرامبەر بە کەفاڵەتێکی کەسیەتی گەرنتیکار یان خانوبەرەیی و لەم حالەتەش نیشانەی گلدانەوە بە حکمی ڕەهن لەسەر خانوبەرەکە دادەنرێت لە بەڕێوەبەراتی تۆمارکردنی خانوبەرەی تایبەتمەند. مادەی نۆیەم، حکومەکانی یاسای وەرگرتنی قەرز حکومیەکانی بەرکار لە هەرێمی کوردستان لەسەر کەسی لاستۆکراو پیادە دەکرێت لە حالەتی پابەند نەبوونی بەدانەوەی بڕەپارەی لاستۆکراو یان نەدانی قیستەکان لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی شایستەبوونی و بڕیار بە قیستکردنەکەش بە هەڵوەشاوە دادەندرێ و ئەو قیستانەی ماونەتەوە لە ئەستۆی بە یەکجاری لێ وەردەگرێتەوە. و ئەگەر نەکرا بڕەپارەی لە ئەستۆکراو بە پێی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان وەربگیرێت، ئەوە موچەی کەسی لە ئەستۆکراو گل دەدرێت و حجز بە پێی حکومەکانی یاسای حجزکردنی بەرکار. ئەمەش ڕێگر نابێت لە جێبەجێکردنی لەسەر هەر مایەک کە لە داهاتوودا بۆی پەیدا دەبێت. مادەی دەیەم، یەکەم، کۆتایی هاتنی ڕاژەی فەرمانبەریان ئەرچی کەسی ڕاستپێردراوە بە ڕاژەی گشتی لەبەر هەر هۆکارێک بێت یان بە هەر شێوەیەک بێت یان گواستنەوەی بۆ هەر وەزیفەیەکی دیگە ڕێگر نابێت وەرگرتنەوەی بڕەپارە لە ئەستۆکراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە. دووەم، لە حالەتی مردنی کەسی لە ئەستۆکراو بڕەپارەی لە ئەستۆکراو کە دەچێتە ناو میراتەکەی. مادەی 11، فەرمانبەریان ڕاستپێردراو بە ڕاژەی گشتی ئەوەی لە ئەستۆی کرا و ڕاستەوخۆ مافی دادخوازی تەظەڵم هەیە لەسەر بڕیاری لە ئەستۆکردنی دەرکراو لەلایەن وەزیری تایبەتمەند یان لایەنی نەبەستراو بە وەزارەت لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی یان دانانی بەوەی پێڕاگەیاندنی بۆ کراوە و بۆی هەیە دادخوازیەکەی ڕاستەوخۆ بۆ لایەنی بڕیارەکە یان بەهۆی فەرمانگەکەی یان ئەو لایەنەی لە لای کار دەکات پێشکەش بکات. مادەی 12، یەکەم، پێویستە لەسەر وەزیر یان سەرۆکی لایەنی نەبەسراو بە وەزارەت بڕوانێتە دادخوازیەکە لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی وەزارەت یان سەرۆکایەتی لایەنی پەیوەنددار بووی. لە حالەتی بەسەرچوونی ماوەی باسکراو بەبێ تێڕوانین تیایدا ئەوە وا دادەنرێت دادخوازیەکە ڕەزامەندی لەسەر دراوە. دووەم، کەسی دادخواز بۆی هەیە تانە بدات لە بڕیاری دەرکراو لەلایەن وەزیر یان سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت دەربارەی دادخوازیەکە لەبەردەم دادگای کارجێڕی لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی
بەڕەتکردنەوەی دادخوازیەکەی یان دانانی بەوەی پێڕاگەیاندنی بۆ کراوە. مادەی 13 یەکەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەک وەزیری تایبەتمەند دادەنرێ بۆ پیادەکردنی دەسەڵاتەکانی بەپێی ئەم یاسایە ئەگەر ئەو کەسەی داواکراوە بە لاستۆکردنی وەزیر بێت یان سەرۆکی لایەنی نەبەستراوە بێت بە وەزارەت. دووەم ئەو لیژنەیە بەپێی حکومەکانی ئەم یاسا پێنکێناون نابنە جێگرەوە بۆ ئەو لیژنانی حکومەکانی یاسای بەرزەفتکردنی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی بەرکار لە هەرێم دەیانگرێتەوە. سێەم لاستۆکردنی فەرمانبەریان ڕاستپێدرا و بە ڕاژەی گشتیان دانەوەی بڕەپارەی لاستۆکراو نابێتە ڕێگر لە گرتنەبەری ڕێکاری یاسایی دەرەق بەپێی یاسای ناوبراو یان ڕەوانەکردنی بۆ دادگای تایبەتمەند سزاکاری ئەگەر ئەو کردەوەی ئەنجامی داوە بەپێی یاسا سزاکانی بەرکار یان هەر یاسایەکی دیکەی تاوان بێت. مادەی 14 ئەم یاسا پیادە دەکرێت لەسەر ئەو پرسانەی بڕیاری لاستۆکردنیان بۆ دەرنەچووە. مادەی 15 وەزیری دارایی بۆ هەیە ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. مادەی 16 پێویست سەرسەر لایەنی پەیوەنددارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 17 کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. مادەی 18 ئەم یاسایە لە ڕێککەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن لە پێناو پارێزگاریکردن لە مای گشتی و زیاتر بایەخ پێدانی فەرمانبەران و ڕاستپەیردراوان بە ڕاژەی گشتی پێیەوە لە ڕێگەی بێباچی نەکردن لەگەڵ حاڵەتەکانی پشتگوێخستن و کەم تەرخەمی یان بە ئەنقەت زیان گەیاندن بە مای گشتی و سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پێڕۆ و ڕێنماییەکان بەرکارەکان ئەم یاسایە دەرچۆدرا. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرمون راپۆرتەکە بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پارلەمان ئەمە دەقی راپۆرتی لیژنەی یاساییە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 19/8/2020 کاتژمێر 11 خۆلەک کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنەوەی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دستور و یاسا کارپێکراوەکان و ئامادەکردنی راپۆرت سەبارەت بە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و لە دانیشتنی ژمارە 6 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 27/7/2020 خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. دەرەنجام لیژنەی یاسایی ئەم داڕشناوەی خوارەوە پێپەسەندە. ناونیشان پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڕێزان با بخوێنێتەوە فەرمون. مادەی 1 بەس با هەمووی بخوێنەوە دوایی. بەڵێ فەرمون. مادەی 1 ئەم زاراوانەی خوارەوە بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە ماناکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم وەزیری تایبەتمەند وەزیری ئەو وەزارەتەیە کە کەسی لە ئەستۆکراوتیایدا زیان بە مڵک و ماڵی دەوڵەت گەیاندووە. سێەم سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت سەرۆکی ئەو لایەنی نەبەستراوەیە بە وەزارەت کە کەسی لە ئەستۆکراوتیایدا زیان بە مڵک و ماڵی دەوڵەت گەیاندووە. چوارەم پارێزگاری تایبەتمەند پارێزگاری ئەو پارێزگایەیە کە کەسی لە ئەستۆکراوتیایدا لە سنووری دیوانی پارێزگا و یەکە کارگیریەکانیدا زیان بە مڵک و ماڵی دەوڵەت گەیاندووە. پێنجەم دەسەڵاتی تایبەتمەند وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت پارێزگار دەگرێتەوە. شەشەم مڵک و ماڵی دەوڵەت سەرجەم مڵک و ماڵی گشتی و تایبەتی گوازراوە و نەگوازراوە دەگرێتەوە کە خاوەندارێتی دەگەڕێتەوە بۆ دەوڵەت یان کەسە مەعنەویە گشتیەکان کە تەرخان کرابێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سوودی گشتی یان بۆ دام و دەستگایەکی گشتی بە شێوەی کردداری یان بەپێی یاسا. حوتەم فەرمانبەر هەر کەسێک کە وەزیفەیەکی لەسەر میلاکی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێ سپێردرابێت بە شێوەی هەمیشەیی یان گرێبەست. هەشتەم ڕاستپێردراو بە ڕۆژەی گشتی هەر کەسێک هەرکێکی لە خزمەتی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێ سپێردرابێت بۆ ماوەیەکی دیاری کراو. نوێم لیژنەی لێکۆڵینەوە ئەو لیژنانن کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە
بۆ مەبەستی لێکۆڵینەوە لەو زیانانەی بە مڵک و ماڵی دەوڵەت دەکەوێت پێک دێن. دەیەم لە ئەستوکردن قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە کە لەلایەن فەرمانبەر یان کەسانی ڕاستپێدراو بە ڕێژەی گشتی بەرمولک و ماڵی دەوڵەت دەکەوێت. مادە 2 فەرمانبەر یان ڕاستپێدراو بە ڕێژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستۆ دەگرێت کە بە مولک و ماڵی دەوڵەت کەوتون بە ئەنقەست بێت یان بەهۆی پشتگوێ خستن یان کەمتەرخەمی یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پێرە و ڕێنمایە بەرکارەکان. مادە 3 یەکەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەستپێڕێت لژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێت لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت و دوو ئەندام لە فەرمانبەرانی خاوەن شارازایی و پسپوری بەو مەرجە یەکێکیان خاوەن بڕوانامەی بەرای زانکوی بێت لە یاسادا. دووەم نابێت لە لژنەی لێکۆڵینەوەدا کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا پلەی چواری لەگەڵ ئەو فەرمانبەرە هەبێت کە بە لە ئەستۆکردن داواکراوە. سێم ئەگەر پێویستی کرد دەسەڵاتی تایبەتمەند بووی هەیە زیاتر لە یەک لژنەی لێکۆڵینەوە لە دووسیەکانی لە ئەستۆکردن پێک بهێنێت. مادە 4 فەرمانگەی پەیوەندیدار کە زیان گەیاندن بە مولک و ماڵی دەوڵەت تیایدا ڕووی داوە لە ماوەیەک کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەر نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە. مادە 5 یەکەم لژنەی لێکۆڵینەوە ئەمەرکانەی خوارەوە دەگرێتە ئەستۆ. 1 پێڕاگەیاندنی ئەو کەسەی داواکراوە بە لە ئەستۆکردن لە ڕێگەی فەرمانگەیەکەوە بە شێوەی نووسراو بۆ ئەوەی لە کات و شوێنی دیاریکراودا ئامادە بێت. 2 لێکۆڵینەوە بە شێوەی نووسراو دەبێت و هەموو وتەکانی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن و گەواهیدەرکان تۆمار دەکرێت و لژنە بووی هەیە گشت ئەو پەڕاو و بەلگەنامە و زانیاریانە ببینێت کە بۆ لێکۆڵینەوە بە پێویستیان دەزانێت. 3 لە ڕێگای کونووسەوە دیاریکردنی لە ئەستۆکار و بەشداربوون لەگەلیدا ئەو زیانانەی بە مولک و ماڵی دەوڵەت کەوتووە و بەهای زیانەکە و بەو نرخەی کە لە کاتی ئاراستەکردنی ڕاستپاردەی لژنە باوە و بڕی پارەی لە ئەستۆکردن. 2 ئامادە نەبوونی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن سەرەڕای پێڕاگەیاندنی ڕێگر نابێت لە بەردەم ڕێکارەکانی لژنەی لێکۆڵینەوە. 3 لژنەی لێکۆڵینەوە بووی هەیە پشت بە کەسانی شارەزا و تایبەتمەند ببەستێت بۆ دیاریکردنی بەرپرسیارەتی ئەو کەسەی داواکراوە بە لە ئەستۆکردن و بە مەزەندەکردنی بەهای ئەو زیانەی بە مولک و ماڵی دەوڵەت کەوتووە. مادە 6 دەسەڵاتی تایبەتمەند لەسەر بنەمای ڕاستپاردەکانی لژنەی لێکۆڵینەوە بڕیاری لە ئەستۆکردن یان لە ئەستۆنەکردن دەدات لە ماوەی 7 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی ڕاستپاردەکان. مادە 7 بڕی پارەی لە ئەستۆگراو بە یەک جار وەردەگیرێت و دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بیکاتە قیست بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت بەرامبەر بە دەستەبەرێکی کەسی گەرانتیکار یان خانوبەرەیی لەم بارەشدا نیشانەی گلدانەوە بە حکمی ڕەهن لەسەر خانوبەرەکە لە فەرمانگەی تومارکردنی خانوبەرەی تایبەتمەند دادەنرێت. مادە 8 یەکەم لە حاڵەتی پابند نەبوونی بەدانەوەی بری پارەی لە ئەستۆکراو یان نەدانی قیستەکان لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی شایستەبوونی حکومەکانی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی بەرکار لە هەرێم لەسەر کەسی لە ئەستۆکراو پیادە دەکرێت و بڕیاری بە قیستکردنەکەش بە هەڵوەشاوە دادەنرێت و ئەو قیستانەی لە ئەستۆی ماونەتەوە بە یەک جار لێی وەردەگیرێت. 2 ئەگەر نەکرا بڕی پارەی لە ئەستۆکراو بە پێی یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکان وەربگیرێت ئەوە موچەی کەسی لە ئەستۆکراو بە پێی ئەو ڕێژانەی کە لە یاسای جێبەجێکردنی کارپێکراو لە هەرێم ڕێگەی پێدراوە گل دەدرێتەوە و ئەمەش ڕێگر نابێت لە گرتنەبەری ڕێکارەکانی هاتوو لە یاسای وەرگرتنەوەی قەرزە حکومیەکانی کارپێکراو لە هەرێم لەسەر هەر مولک و ماڵێکی لە ئەستۆکراو کە لە داهاتوودا دەبێتە خاوەنی. مادەی 9 یەکەم کوتای هاتن یان گواستنەوەی ڕۆژەی فەرمانبەر یان ئەرکی کەسی ڕاستپێردراو بە ڕۆژەی گشتی بە هەر هۆکارێک ڕێگر نابێت لە گرتنەبەری ڕێوشوێنی لە ئەستۆگرتن بەبێ حکومەکانی ئەم یاسایە. 2 لە حاڵەتی مردنی لە ئەستۆکراو بری پارەی لە ئەستۆکردن دەگوازرێتەوە بۆ میراتەکەی. مادە 10
یەکەم فەرمانبەر یان ڕاستپێردراو بە ڕۆژەی گشتی کە بڕیاری لە ئەستۆکردنی لەسەر دراوە مافی تانەدانی لە بڕیاری لژنەی لێکۆڵینەوە لە بەردەم دادگای کارگیری بەپێی حکومەکانی یاسای ئەنجومەنی شورا لە هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008 هەیە. دووەم مەرجە پێش تانەدان لە بڕیاری لە ئەستۆکردن کەسی لە ئەستۆکراو دادخوازی لە بڕیارەکە لە بەردەم ئەو لایەنە پێشکەش بکات کە بڕیارەکەی لەرکردووە لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی یان هەژمارکردنی بە پێڕاگەیاندراو. مادە 11 سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەزیری تایبەتمەند دادەنڕێت ئەگەر کەسی لە ئەستۆکراو وەزیر یان ئەوەنەی پلەی وەزیریان هەیە سەرۆکی ئەو لایەنە نەبەستراوانە بە وەزارەت بێت کە بە ئەنجومەنی وەزیران پەیوەستن. مادە 12 یەکەم ئەو لژنانەی بە پێی حکومەکانی ئەم یاسا پێک دەهێنرێن نابنە جێگرەوە بۆ ئەو لژنانەی حکومەکانی یاسای بەرزەفتکردنی فەرمانبەرانی دەولەت و کەرتی گشتی ژمارە 14 ساڵی 1991 بەرکار لە هەرێم دەیانگرێتەوە. دووەم لە ئەستۆکردنی فەرمانبەر یان ڕاستپێردراو بە ڕۆژەی گشتی بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەسەڵاتی تایبەتمەند پابەند دەکات بە گرتنەبەری ڕێکاری یاسایی و ڕەوانەکردنی دۆسیەکەی بۆ دادگا ئەگەر ئەو کردەوەیەی ئەنجامی داوە بە پێی یاسایی سزادانی بەرکاریان هەر یاساکی تر کە ڕێگەزی تاوانکاری تێدا بوو. مادەی 13 ئەم یاسایە لەسەر گشت ئەو دۆسیانەی کە بە پێی یاسا بەرکارەکان لە ژێر لێکۆڵینەوەدان و بڕیاری لە ئەستۆکردنیان بوو دەرنەچووە ئەوانەی بڕیاریان بوو دەرچووە و بوو دەرچووە و بڕۆقیستەکانیان بە تەواوەتی وەرنەگیراوەتەوە و ئەوەنەشی کە تێدا کە تا ئێستا دووسیەی لێکۆڵینەوەیان بوو نەکراوە و پیادە دەکرێت. مادە 14 وەزیری دارایی و ئابووری ڕێنمای پێویست بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. مادەی 15 کار بە هیچ دقێکی یاساییان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. مادە 16 لەسەر لایەنە پەیوەندیدارەکان پێویستە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادە 17 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هویەکانی دەرچواندن لە پێناو پارێزگاریکردن لە مڵک و ماڵی گشتی دەولەت لەلایەن فەرمانبەران و ڕاستپێردراوان بە ڕێژەی گشتی لە ڕێگەی چاوپۆشینەکردن لەگەڵ حاڵەتەکانی پشتگوێ خستن و کەمترخەمی یان بە ئەنقەس زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەولەت یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پێرە و ڕێنما بەرکارەکان ئەم یاسایە دەرچوێندرا. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان بەرمەبنای بڕگەی دووەم لە مادەی 87 هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە راپۆرتی لیژنەی یاسایی بکرێت بە بنەما بۆ گفتوگۆکردن با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان راپۆرتەکەی لیژنەی یاساییەکەینە بنەما بۆ گفتوگۆ فەرموون لە ناونیشانەوە دەست پێ بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناونیشان بەم شێوەیە پرۆژە یاسای لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانەوێ قسە بکە.
بەڵێ بەڕێزان ناوەکانە خوێنینەوە کەسمان نەنووسی بوو دکتۆر محێدین کاکمەم دکتۆر عوسمان دکتۆر هەورامان ڕووپاخان دکتۆر ڕێبوار دکتۆر زانا دکتۆر زێدان کاک شوان کاک مەلاوەی گوڵستان خان بەدریە خان بەڵێ کێی ترمان نەنووسیوە بەڕێزان ئەو ناوانەی خوێنمانەوە بەڵێ گوڵستانمان نووسیوە هەدیە خان تەواو بەڵێ قسە ناکە بەڵێ دکتۆر محێدین فەرموون بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێشەوەی دەست بە مناقەشە بکەین لەسەر ناونیشانەکە لەسەر بنەمای ئەو داواکاری بەڕێز کاکتۆر کازم و داواکاری سەرۆکی فراکسیۆنی زرد و جێگری سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان ئێمە دوای ڕاوێژ لە دەستەی سەرۆکایەتی و دوای ڕاوێژ لەگەڵ فراکسیۆنەکان بڕیارمان داوە لیژنەیەک دروست بکەین بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە کە لە ڕاستیا حوت ئەنداممان دانابوو دکتۆر ئیسماعیل و دکتۆر محێدینیشی تیابوو بەڵام دیارە ئەوان بە ئیرادەی خۆیان پێیان وایە ینی بەشدار نابن ناوەکانتان بۆ خوێنینەوە بە گوێرەی مادەی 43 دەیخینە دەنگدان کاک بژار سەرۆکی لیژنەی یاسایی کاک لوقمان حەمەد کاک ڕۆمیۆ هەکاری کاک ڕزگار ڕووپاک خان سەرۆکی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پرس بە من نەکراوە ناوم پێیدایە تەمە بەڵێ 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 مامۆستا بووبەکر سەرچنارخانیش لە فراکسیۆنی ئێمەدانی عەزەرنە بەڵێ باش کاکتۆر کاس ئەمە بەدەنگدانە سەرباری ئەوەی بەدەنگدانە ڕێزێکی زۆر تایبەتیمان لێ ناوی ئیعتیبارمان بۆ قسەکەت داناوە ئەزانی چۆنە ئێمە بە تەقدیرێکی زۆرەوە ڕێزمان بۆ داناوی لای ئێمە محاولەمان کرد لە هەموو فراکسیۆنەکانی تێدابێ کاکتۆر ئیسماعیل بە ئیرادی خۆی وتی نایکەم ئەو جەنابیان سەرۆکی لیژنەی کاروباری پەرلەمانە لە ڕاستیە واجبێتی تێدابێ یعنی ئێمە داوامان لێ کرد ئێستش داوای لەکەم ئەبێ ئەوی تیابێ ئەو مەسئولە لەوەی ئەگەر پەرلەمانتارێ لە ناو پەرلەمان هەڵەی بەرامبەر کرا مەسئولیەتی جەنابێتی بەڕاستی وەڕووپاک خان کەسێکی قانونیە لەبەر ئەوە ئێمە ئەوانمان داناوە و ئەگەر سەیری ئەمە بکەی فراکسیۆنی یەکێتی و پارتی کەمینەن لەناو ئەو لیژنەیە ئەسڵەن لە لیژنە حەوت کەسێکە یەکێتی تیا و یەک پارتی پێنجەکەی تر لە دەرەوەی یەکێتی و پارتین ئێستش تەقدیرت هەیە جەنابەت ئێمە دەتوانین بە لیژنەکە بچینەوە و دوای خینە دەنگدان کاک ئومێد بەڵێ ئەگەر نقطەی نظامیە بەڵێ وەڵا وەکو ئەوەی دکتۆر کازمیە
نقطەی نیزامی نییە. باشە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش داواکارین هەردوو بەڕێزان هەموو سەرۆک فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە لێژنەکە و جوودیان هەبێ ئەگەر کاک بژاریشتان وەکو نوێنەری فراکسیۆنی پارتی داناوە ئەوەشمان ناوێت با کەسی پارتی تێدانەبێ ئەگەر وەکو لێژنەی یاسایی تێدایە ئێمە ئەوەندە پشت ڕاستین ئەو بابەتە بنەمای نییە بۆیە داواکارین هیچ ئەندامێکی پارتی تێدا نەبێتون هەموو سەرۆک فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیشی تێدابی و زۆر سپاس. بەڵێ کاک لوقمان جەنابەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە تێئەگەین کە ئەوەی ئەمڕۆ کاک دکتۆر کازم خستیە ڕوو ڕەنگە ئامانجێکی تایبەتی لە پشت بێ بریتە لەو هەڵمەتەی کە تایبەتمەندە بە کۆکردنەوەی لایک و کۆمنت فەیسبوک بۆیە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەین بە خواستی خۆیان لیژنەیەکی لێکۆڵینەوە لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پێک بێنن تەنانەت ئەگەر ئەندامی ئێمەشی تێدا نەبێت چونکە ئێمە واسقین لەوەی کە هیچ ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڕەشە لە کەس ناکات بە تایبەت لە پەرلەمانتاران و سپاس. بەڵێ سپاس. بەڵێ دکتۆر ئیسماعیل دانینەوە. وەرد بە ئەمە تەواوکەین وەرد دەگرم بە چاوان بەسەر چاو بە ئەمە تەواوکەین وەڵا وعد وەرتەگرم یەکەم کەس. دکتۆر ئیسماعیل دووبارە دانینەوە لە پێکاتەکان چێشان دەڕن یەکیش توخواندانە هیمداری هیمداد. زانم جارەی خینە دەنگدانەوە یەکسەر. کاک دکتۆر ئیسماعیل تەکلیفە دەبێ بیکا لە بەرەوەی سەرۆکی لیژنەی کاروباری پەرلەمانە یعنی لەناو واجبە ناوەکانە خوێنینەوەی خینە دەنگدان. دکتۆر ئیسماعیل سەرۆکی لیژنە دەبێ، کاک بژار، کاک لوقمان حەمەد، کاک ڕۆمیۆ، کاک ڕزگار، مامۆستا عەبدوستار، کاک هیمداد. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ئەم بەڕێزان جەنابتی یا ڕووپاخان ڕووپاخان بەڵێ لە جیاتی مامۆستا عەبدوستار ڕووپاخان هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە ئەم حەوت ئەندامە پەرلەمانە بەڕێزەی پەرلەمان ببن بە لیژنەی لێکۆڵینەوە با بفەرموێ دەنگدە. ئێمەشی تێکە خۆشمانی تێکە. بەڵێ بەڕێزان بە دەنگی 79 ئەندامی بەڕێزی پەرلەمان ئەم بەڕێزانە دەبنە لیژنە. دکتۆر ئیسماعیل سەرۆکی لیژنا بێ، کاک بژار، کاک لوقمان، کاک ڕۆمیۆ، کاک ڕزگار، ڕووپاکخان، کاک هیمداد. داوا لە بەڕێز سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێکەین کە کات و شوێن و چۆنەتی ڕووداوەکە بە نووسرا و ئاراستەی بەڕێز سەرۆکی لیژنەکە بکە. بەڵێ ئێستا چینە سەر بەرنامەی کارەکە. کاک بەهمەن نقطەی نظامی هەیە. بەناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان، ڕاستی من هەر پەیوەند بەو بابەتە نییە لەسەر کۆمنتێکی جەنابەت کە دوێنێ بوتوتە ئەندامی پەرلەمان لەو سەعاتانە حاضر نابێ ئەم شەو ئەوەی نەشێ لە فەیسبوک پێمان کرا نەک بە ئێمە بە هەموو پەرلەمان کرا. بەڵام بەپێی ئەم پەیڕەوەی کە لە بەردەستی جەنابتە بەمەی مادەی 22 زۆر بە جوانی ئەرکەکانی ئەندام دیاری کراوە تکە با ئیتر ئەم لێدوانان نەبێتە هۆی سوکایەتی کردن بە پەرلەمان. جەرەست لێ درا ئێوە غیابات بدەن و لەوێش لە مادەی 22 بەرگەی یەکەمیان عقوبەکانی ئەوانە دیاری کراوە کە نایەنە جەلسەی پەرلەمان. یا ئەمە جێبەجێ بکەن یا ئەوەیە کە جەرەست لێ درا پەخشی ڕاستەوە خۆ بکەنەوە بزان کێ نایەتە جەلسەی پەرلەمان بە هەمومان پێکەوە خراپ نایە. ئەمە یەک. دوو هەر ئێستا جەناب بدوتە دکتۆر ئیسماعیل کە ئەرکی ئەو ئیشە بکە ئەڵێ بە ڕەغبەتی خۆم نایکەم. ئەوە دەسەڵاتی تۆیە بەپێی پێڕە و تەعامل بکەی ئەبێ بیکە نایکەم نییە. یعنی ئەرکی ئەندامی پەرلەمانە ئەمە بکە. خاڵی سێەم بەڵێ سپاس کاک ئەبوبەکر هەڵە دنیامە پەیوەند نییە بە ئێوە پەیوەندە بە هەمومانەوە من بە هەمومان مەبەست. کاک بەهمەن زۆر سپاس پەیامەکە گەیشت. بەڕێزان ئەندامێتی لە لیژنەی لێکۆڵینەوە
ئەبێ اختیاری کەسەکەی تیابێ بەڵام ئێمە وتمان جەنابیان سەرۆکی لیژنەی کاروباری پەرلەمانە کە ئەرکی پاراستنی ئەندامانی پەرلەمانە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لەوەی کە لە ناو پەرلەمانە ڕووەدا ئێستا سەبارەت بە ناو نیشانەکە ئێمە چەند ناوێکمان وەرگتووە دەرفەدەین بە دکتۆر محێدین یەکەم کەس قسە بکە فەرموون. بەڕێ سەرۆکی پەرلەمان با تێپەڕێنی با تێپەڕێن بەڕێزان ئەندامەتی لیژنەیەکی لێکۆڵینەوە هەم بۆ ئەندامی پەرلەمان هەم بۆ فراکسیۆنەکەی مەسەلەیەکی اختیاری ئارەزوومەندانەیە بەڵام ئێمە پێمان وایە سەرۆکی لیژنەی کاروباری پەرلەمان تەکلیفمان لێ کردومانە بە سەرۆکی ئەم لیژنە تەحقیقیە با کۆتایی بێ و دەست بە ئیشەکەمان بکەین. دکتۆر محێدین کەرەم کەن قسە بکەن فەرموون. بەڕێ سەرۆکی پەرلەمان محێدین حەسەن سەبارەت بەو پرۆژە یاسایە و ناونیشانەکەی من لەگەڵ پاراستن و پارێزگاری و داکۆچکردن لە مڵک و ماڵی گشتی بە تایبەتی ئەوانەی کە بۆ بەرژەوەندی و سوودی گشتی بەکار هاتووە بەڵام ئەو یاسایە ئەرکێکی قورسەر دەخاتە سەر فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەوەی کە دەگوزارێت لە کوردستان لە گەندەڵی و لە بەهەدەردانی ئەموالی دەوڵە فەرمانبەرانی ئاسایی نین و جگە لەوەی کە بارگرانی دەخاتە ئەوەی سەرفەرمانبەران سەرباری پاشەکەوتی ئیجباری و لێبڕینی نایاسایی کە دەبردرێت لە فەرمانبەران بەڵام لە بەرامبەردا مافی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرانی تێدا نییە بۆیە من و لە بەرامبەر ئەوەشدا کۆمەڵێک یاسامان هەیە بە تایبەتی یاسای سزادانی عێراقی و یاسای برزەفتکردنی فەرمانبەران جێگرەوەی ئەو یاسایان بووە من لەگەڵ ئەو یاسایانی و پێویستە ئەو یاسایە ڕەت بکرێتەوە. زۆر سپاس. بەڵێ ئەمە بە تەنها بۆ فەرمانبەرانی ئاسایی نییە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ هەموو فەرمانبەرانە بۆ ڕاستپێراوانە بە خزمەتی گشتی تەنانەت وەزیرە بەڕێزەکانی ژەگرێتەوە و ئەگەر تعریفی ڕاستپێراوان بە خزمەتی گشتی بە مانەفراوانەکەی وەرگری تەنانەت ئەندامانی پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنە خۆجیەکان و ئەنجومەنی پارێزگاکانی ژەگرێتەوە. بەڵێ دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەموو ناونیشانێک پێویستە چەند بگۆڕێکی تیاوێ بۆی کە ناونیشانەکە بەنیوە چڵی نەبێ ئەم ناونیشانە هەزەکەم بەنیوە چڵی هاتووە ماناکەی بە تەواوی نابەخشێ بۆ ئەوەی کە مانای تەواودا من بگۆڕێکی تری بۆ ئیزافەکەم ئەویش ئەوەیە پرۆژە یاسای لە ئەستۆکردن لەلایەن فەرمانبەران و ڕاستپێردراوان بەڕاژەی گشتی لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ سوپاس. کاکزانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە ڕایەکەی برای بەڕێز کاکتۆر ڕێبوار دەکەم کە ناونیشانەکە متەکامل نییە چونکە لە دەقی راپۆرتەکەی لیژنەی یاسایی ناونیشانێک نووسرایە لە بەڵام لە ناوەڕۆکەکەدا لە ناونیشان بابەتێکی ترا پرۆژە یاسای لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق نووسراوە بەڵام لە نووسراوەکە پرۆژە یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان داش عێراق نووسراوە ڕەنگە ئەمە هەڵی چاپ بێت شتێکی لەو بابەتە بێت بەڵام لە هەمان کاتیشدا پێویستی بە تەوزیعی زیاتر هەیە کە ڕاستپێردراوان بە ئەرچی گشتی بێت پشتگیری لە ڕایەکەی برای بەڕێز کاکتۆر ڕێبوار دەکەم. زۆر سپاس. کاک مەلاوەیس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان داش عێراق مانایەکەی زۆر وازح نییە منیش هاوڕامە لەگەڵ هەردوو برای بەڕێزم دکتۆر ڕێبوار و دکتۆر زانە کە زیادکردنی لەبۆ بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتی مانایەکەی دیار بێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی ناونیشانەکە من تێبینێکی زمانەوانیم هەیە خۆی لە ئەستۆکردن غەڵەتە ئەگەر لە ئەستۆکردن بێ لە ئەستۆگرتنە ئەوەی بەڵام من پێشنیازێکمەیە لە معجەمی عەرەبیدا وشەی تەزمین وەروە لە فەرەنگی بەڕاقیشدا مسیرم کردووە وشەی تەزمین بە معنای لە خۆگرتنیەت لە ئەستۆگرتن تەحەمولە ئەلە فڵان ئەوە بێ لە ئەستۆی بگری واتە بێت تەحەمولی مەسئولێتی ئەوکەی لە خۆگرتن پێم وایە نزیکەی 30 جار ئەم وشەیە هاتووەتەوە گەر لە ئێستایە پێتان پەسەند بێ چاکری هەمووی بکرێ بە لە خۆگرتن پرۆژە یاسایی لە خۆگرتن لە هەرێمی کوردستان بە شیاوتری ئەزانم. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. دکتۆر هەورامان. بەنای خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی
منیش پشتیوانی لە ڕاکەی کاک دکتۆر ڕێبوارەکەم چونکە ئەبێ ناو و ناوەڕۆک ئینسیجامیان هەبێ پێکەوە ناوەکەی بەڕاستی بە مطلقی هاتووە بێ مقید بکرێ بە فەرمانبەرانەوە. سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە ڕاکەی بەڕێز دکتۆر ڕێبوار دەکەم. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. هەدیە خان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی منجی هەمان ئەو پشنیار هەبوو بەڕێز دکتۆر ڕێبوار کە بتە پرۆژەی یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران و ڕاستپەردرا و بەڕێژەی گشتی لە هەرێمی کوردستانی عێراق پشتگیری لە دکتۆر ڕێبواری. سپاس. بەڵێ زۆر سپاس. ڕووپاک خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە بکرێتە پرۆژە یاسای لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان داش عێراق. لە ئەستۆگرتن؟ لە ئەستۆگرتن. بەڵێ. بەڵێ زۆر سپاس. دکتۆر عوسمان. بە ناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای پشتگیریم بۆ برای بەڕێزبان دکتۆر ڕێبوار ناونیشانەکە بگۆڕدرێ و هەروەها فەقەرەیەکی بۆ زیاد بکرێت لەبەر ئەوەی بەڕاستی ئەو بارودۆخە نەخوازراوی کە لە کوردستان خوڵقاوە کەس حەزی پێی نەکردووە. ئەگەر ئەو فەقەرەی بۆ زیاد بکرێت لە ئەستۆگرتنی مافی فەرمانبەران نەک هەر لە ئەستۆگرتنی فەرمانبەران بێ بۆ واتایی کاتێکەوە برایانی زیندانیانی سیاسی لە مانگی حەوت خۆپشاندانێکیان کرد کە موچەکەیان دوای تەوابووین 10 ساڵەکەیان کۆتایی پێهات بەڵام بە هەمان کات لە مانگی 8 ساڵی ڕابردوو موچیان وەردەگرت واتە کە کاتێک 10 ساڵەکە تەوابوو ڕێک موچەیان بڕا کەواتە ئەوە ئەگەر وابێ شاملتر دەبێت لە ئەستۆگرتی مافی فەرمانبەرانیشی بۆ زیاد بکرێ و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. کاک شوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی منیش کرا پاڵپشتی لە بەڕێز دکتۆر ڕێبوار و دکتۆر هەورامان دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەدریە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی منیش کرا پشتگیری لە قسەکانی ڕووپاک خان مامۆستا هەورامان کاک دکتۆر ڕێبوار دەکەم. زۆر سپاس. مامۆستا بووبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی کاک دکتۆر ڕێبوار دەکەم بەڵام لەسەر وشەی لە ئەستۆگرتن و لە ئەستۆکردن لە ئەستۆکردن وەک لە پرۆژەکەی هاتۆ تاوا کردووە چونکە لە ئەستۆگرتن ئیختیاریە بەڵام ئەمە لەلایەن لیژنەیەکەوە ئەو فەرمانبەرە ئیلزامەکرێکە ئەوە لە ئەستۆی بکرێت لەبەرەوە دەستەواژەکە بەڕای من تاوە. سپاس. سپاس بۆ بەڕێزت. لە ئەستۆگرتن یعنی خۆی تەحمولیەکە خۆی ئەڵێ من لە ئەستۆیەگرم بەڵام لە ئەستۆکردن دەخرێتە زمەتی لەبەرەوە ئەوی مامۆستا بووبەکر نزیکترە دروستترە. بەڵێ مادەی یەکەم بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی. بەڵێ کا عوسمان. وڵای بزانم لەگەڵ دکتۆر عوسمانە لێم تێک قسە بکە فەرموو ببوورە لێم تێک چوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من پێم وایە کە ئەمە حەقێکی فەرمانبەریشی تیا خوراوە کە وەکو پێویست داکۆچی لە مافەکەی ناکرێت بۆیە من پێشنیار دەکەم بکرێت بە پرۆژە یاسایی مافی فەرمانبەر و لە ئەستۆگرتنی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. مادەی یەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک ئەم زارەوانەی خارەوە بوو مەبەستی حکومەکانی ئەم یاسایە مانەکانی بەرامبەریان دەگەینن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم وەزیری تایبەتمەند وەزیری ئەو وەزارەتەیە کە کەسی لە ئەستوکراو تیایدا زیانی بە ملک و ماڵی دەوڵەت دەگەیاندووە. سێەم سەرۆکی لایەنی نەبەسراو بە وەزارەت سەرۆکی ئەو لایەنی نەبەسراوەیە بە وەزارەت کە کەسی لە ئەستوکراو تیایدا زیانی بە ملک و ماڵی دەوڵەت گەیاندووە. چوارەم پارێزگاری تایبەتمەند پارێزگاری ئەو پارێزگایەیە کە کەسی لە ئەستوکراو تیایدا لە سنووری دیوانی پارێزگا و یەکە کارگیریەکانیدا زیانی بە ملک و ماڵی دەوڵەت گەیاندووە. پێنجەم دەسەڵاتی تایبەتمەند وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنی نەبەسراو بە وەزارەت پارێزگار دەگرێتەوە. شەشەم ملک و ماڵی دەوڵەت سەرجەم ملک و ماڵی گشتی و تایبەتی گوازراوە و نەگوازراوە دەگرێتەوە کە خەواندارەتی دەگەڕێتەوە بۆ دەوڵەت یان کەسە معنەویە گشتیەکان
کە تەرخانکرا بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سوودی گشتی یان بۆ دام و دەستگایەکی گشتی بە شێوەی کردداری یان بە پێی یاسا. هەفتەم فەرمانبەر هەر کەسێک کە وەزیفەیەکی لەسەر میلاکی دامەزراوە دەستوریەکانی هەرێم پێی سپێدرا بێت بە شێوەی هەمیشەیی یان گرێبەست. هەشتم ڕاستپێدرا و بەڕێژەی گشتی هەر کەسێک ئەرکێکی لە خزمەتی دامەزراوە دەستوریەکانی هەرێم پێی سپێدرا بێت بۆ ماوەیەکی دیاریکراوە. نوێم لیژنەی لێکۆلینەوە ئەو لیژنانان کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە بوو مەبەستی لێکۆلینەوە لەو زیانانەی بە مولک و ماڵی دەوڵەت دەکەوێت پێکدێن. دەیەم لە ئەستوکردن قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە کە لەلایەن فەرمانبەر یان کەسانی ڕاستپێدرا و بە ڕێژەی گشتی بەر مولک و ماڵی دەوڵەت دەکەوێت. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم مادەی پێناسەکردنی زاراوەکان هەر ئەندامێکی وەڕێزی پەرلەمان دەیەوێت قسە بکە. بەڵێ ناوەکانە خوێنینەوە دکتۆر زێدان دکتۆر ڕێبوار نەجات خان بەڕێزان ناوەکانە خوێنمە بۆ یەگەر ناوێکم نەنووسی بوو دکتۆر زێدان دکتۆر ڕێبوار نەجات خان کاک بەڵێن شایان خان دکتۆرە شایان دکتۆر ئیسماعیل کاک سیروان ڕووپاخان سەرچنار خان کاکمەم کەسەیە نەمان نووسی بێ بەڵێ کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەک ئەوەی کە من تێبینیم کرد بەتابەت لە بڕگەی حوتەم و هەشتەم باسی فەرمانبەرانەکە لەسەر میلاکی دامەزراوە دەستوریەکانی هەرێم و ئەوانەی کە ڕاستپێدراون بە ڕاژەی گشتی بەڵام ینی پێناسە و تعریفی سەرۆکی دامەزراوە دەستوریەکانی تیانە بۆ هەموو وەزارەت و هینەکان تایەتی بەڵام بۆ دامەزراوە دەستوریەکان سەرۆکی دامەزراوە دەستوریەکانی دیانێ بۆی پێشنیازەکەم بڕگەیەکی بۆ زیاد بکرێ بۆ تعریفکردنی سەرۆکی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆر ئیسماعیل بەێ سپاس سەرۆکە پەرلەمانی من چەند تێبینیەکە بوون سەروی مادەی ئەیک ئەس بێژم پێناسا خاڵە دوێ و خاڵە سێ و خاڵە چارێ پێویست ناکات پێتیڤینینە پێتیڤە ئەم بەرهەندی بە بچین یاسا بێتە کوردکردن پوخت بیت حەوجەناکە درێژ بیتن تایبەت ئەگەر مەگوتی خاڵە پێنجێمە ئینا مەگوتی دەسەڵاتی تایبەت وزير تايبات وسروكي تايبات فهمي دبيتا اختصاص موضوعي وشخصي وجغرافي وزماني فهمي دخو جريت حوجانينا يعني نوفي وانا جدا تعريفه وانا بيتا كرن أفا ملاحظات دوية طبعا دبيتا عرفك نية موجودة قانون دا محافظ بيتا تعريف كرن و سروكي دستيا ناجري داي بازارات بيتا تعريف كرن أنا بينم كده بيتا عرفكي مخالفي عرفت موجود خالد دوية بيناسا فرمانبري ويه راس باردكري بكاركي جشتي أفا ياساس زادان دهاتين مفروضة هر أو إنابان مفروضة كاتشت ياساس زادان دهاتيا السر تعريفه فرمانبري والسر تعريفه يا راس بيرداي يعني مكلفي بكاركي قشتي دا تضارب چنه بابا قال جرى قوانين المدى هر قانون كي تعريفه كاينه دي تضارب چه بيتن واشكالات فقهي قانوني دي ريدن ملاحظه من ياسي افيات بينجام دا صلاه تايبات اگر دسته دستپاکی جی بو بیت زیاد کردن دسته دستپاکی چونکی از بینم دسته دستپاکی ضروریه من نینه روانه لجنه ده بود وکو اندام که رئیسی سرکی خالا من یا چاره
بيشتن يا ششان بيشت ملك ومالي دولات او هردو ريزت اخيره از بيجم زيدنا ما اصلا سرجم ملك ومالي قشتي وتايبتي وجزراوا نجزراوا دقريتوا كخوانداريتي دقريتوا ابو دولات يان كسا معنويه قشتيا كان ونقطه اگر تقولي كترخان كرابت بشويه كي راس خو بو سودي قشتي يعني مفهومي مخالف بالضبط اگر ترخان نكرابت مسؤولية تدانية جابت أو نميني دا مفهوم مخالف أو نجهينيتا نقطي ديام لا أستو جرتني قوتي قربو كردناويا نا قربونا كردويا قربونا كردن بريوي قرانويا ما دوشتي تين ضرر كرديا ضرر قربو كردنا وشتيك هي برديا لبردن دقر انت وزايدا چه ضرر لو ملك كرديا او قربو كردنا لبرواز بيشم فيت بيشتن قراونا وي مالي قشتي وقربونا وكي تا لزفراندنا تشتي ببيت وزيان كرنا قهشتي تشتي هردو اللي ببيت وزور سباس بالي زور سباس والله هلا سر اوي اخير من امي قسيب كم برزان انداماني برلمان بردن اتشيتنا وقانوني عقوباتها أحكامي خوي هي عنصري جزائيتيا تضمين جوريك لمسؤولية تقصيري فرقكي أويكا لجاتي أوي لجير ولاية محاكم وقضايا به وكو أوي أجر خلقي تر يعني مالك مالي قشتينا بأشي تجير ولاياتي قضاء بلام أمد دريتا لجنيكي تايبتمند بو باراستني ملكي قشتي بو تسريع كردني ببلا كردني بروسكا لبرو قربو كرنوي ضررا جبري ضررا بهيج شي ويك علاقي بونيه يكك بارا ببا أوي بارا أبا عنصري جزائيتيا كعنصري جزائيتيا بو أشي تناو قانوني عقوباته بويا أم قانونا زياتر معنايكي مدني هي وكل معنايكي تر وقربوا كرنوا لويا درستا بله دوای مجالتان دەدەم هەر هەمووی جواب دەنەوە بەڵێ کاک سیروان بەڕێز سەرێکی پەرلەمان من پێم خۆشە ئەم ئەو مداخەلەکەی من بخەمە مادەی دووهەم چکە جوانتر ئەی پێکێ لەبەرەوە هەنێک لە قسەکانیشم مامۆستا ئیسماعیل کردی سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە شایان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح زۆر ئاساییە ئەگەر بە شایان خانیش بانگم بکەن شەرنی ئیلا دکتۆرە زۆر سپاس ئاساییە قسەکانی من کران لەلایەن بەڕێز دکتۆر ئیسماعیلەوە سپاسی دەکەم سپاس بۆ بەڕێز سپاس نەجات خان برای سەرۆکە پەرلەمانی وشای پارێزگار لە برگێ پێنجێ وی مادەی تویا ببیتا پارێزگاری تایبەتمەند چونگو بەری هەنگی پارێزگار نەهاتیا پێناساکردن نهاتیا پێناساکردن پارێزگاری تایبەتمەند زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر خاڵی پێنجەم کە باز لە دەسەڵاتی تایبەتمەند دەکا هەموو دەسەڵاتێک کە بۆ هەر کەسێک کە ڕاست پێدراوە بۆ خزمەتی گشتی دیارە کرێ دیارە بە پێیاسا دیارە کرێ لێرە بۆ ئەوەی کە دەسەڵاتی تایبەتمەند پێناسەیەکی یاسایی وەرگێ من بەو شێوەی خوارەوەی لێ یەکەم دەسەڵاتی تایبەتمەند واتە بریتێ لەو دەسەڵاتانەی کە بە پێی یاسا دیاری کراوە بۆ وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنە نەبەستراوەکان بە وەزارەت پارێزگار لێرە گەر دیقەت دەین نووسراوە دەسەڵاتی تایبەتمەند بەڵام نووسراوە وەزیری تایبەتمەند پێناسەی دەسەڵاتەکەی نەکردەوە لە کاتێکدا چەمکەکە باس لە پێناسەی دەسەڵاتەکە بەڵام لە پێناسەیەەکە باس لە وەزیر یا باس لە پۆستەکانەکە بۆیە من پێم باشە بکرێ بریتیە لەو دەسەڵاتانەی کە بە پێی یاسا دیاری کراوە بۆ وەزیر پارێزگار و ئیلی ئاخری بەڵێ زۆر سپاس خۆی دیاری دانانی ئەو مستەڵەحە بە تەنها بۆ ئەوەیە لە هەموو مادەکانە نەوترێ وەزیر یان سەرۆکی لانی نەبەستراوە بە وەزارەت یان پارێزگار یان هەر کەسێکێکێک لە ئەوان ڕای دەسپێرێت ئەو مستەڵەحە بۆ مەبەستی ئەو قانونە تەنها بۆ ئەوەیە ئەوە نەجارە دووبارە نەبێتەوە نەک مەبەستمان ئەوە بێت دەسەڵاتێکی معەن
پێناسە بکەین مەبەستمان ئاماژەدانە هەر جارێک لەناو ئەم قانونە دەستەواژەی دەسەڵاتی تایبەتمەند هات مەبەستمان هەرێکێک لەوانەیە بۆ ئەوەی زۆر دووبارەی نەکرێتەوە لە ناو مادەکانە سوپاس بۆ بەڕێزت ڕووپاخان لێرە نیە سەرچنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە وتەکانی بەڕێز دکتۆر سگیریەکەم بەڵام بە ئیزافەی ئەم خاڵانەی تر بەڕای من لە مادەی یەکە بڕگەی یەکەم زیایە هەرێم هەموو جارێ هەر لە هەموو یاساکانە پێناسەیەکەن هەرێمی کوردستان ئەمە زیایە دووەم وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنە بەسرا بۆ وەزارەت ئەمانش هەرزیای پارێزگار لە یاسای محافظات یاسای پارێزگاکانە پێناسەی کراوە جا وشەی تایبەتمەند وشەیەکی زیایە چونکە ڕاستەوخۆ کە فەرمانبەرێ لە دائیرەیەکە هەرچی گەڕێتەوە بۆ فەرمانگەکەی خۆیان وەزارەتەکەی خۆی خاڵی پێنجەم بەلاوە زەرورە و دەسەڵاتە ینی وەزیری تایبەتمەندەکەی تیانە بێ بەڵام بەو شێوەی کە پێناسەکراوە لە خاڵی شەشەمە کاتێککە باسی مڵک و ماڵی دەوڵەتەکە مڵک و ماڵی دەوڵەتیش ئەمیش دیسانەوە لە یاسای شارستان قانونی مەدەنیا پێناسەی کردووە بەڵام لێرە ینی کەم و کورتێک لە پێناسەکایە ئەگەر ئەمە هەر پێویست ناکات هەبێت لەبەرەوەی مڵک و ماڵەکە وکوتم لە یاسای مەدەنیا قانون مەدەنی پێناسی بەڵام ئەگەر مایەوە بەم شێوەیە منم ئیزافەیەم بۆ هەیە لە دیێڕی سێهەم یا ئەڵێ بۆ سوودی گشتی یان بۆ دام و دەستگایەکی گشتی منە پرسیارەکەم ئەگەر ئێمە ئەم پێناسەیەمان چەسپان ئەگەر ئەو مڵک و ماڵی دەوڵەتە بۆ سوودی گشتی بەکار نەهات یعنی تعدا کراوەتە سەر مڵک و ماڵێکی دەوڵەت بەڵام بۆ سوودی گشتی بەکارنێن ئەو کاتە فەرمانبەرەکەیان ڕاست پێدراوە بەڕژەی گشتی هیچ لێپرسراوەتێکی ناکاتە لەبەرەوەی بۆ سوودی گشتی دانراوە سەبارەت بە بڕگەی حوتەم ئەوە لە قانونی خدمەی مەدەنیا یاسای ئەوە پێناسەی فەرمانبەری بە جوانتر کردو پێویست ناکات لێرە بێتەوە لە بڕگەی هەشتەما ڕاستپێدا و بە ڕژەی گشتی ئێمە یاسای سزاکانی عراقیمان هەیە المکلف بخدمە ئامە زۆر بە شێوەیەکی جوانتر و ورتر لەم پێناسەیە کە کەم و کورتیتیای پێناسەی کردوانی ئەوانەی کە لە یاسا ئەمە یاسای دایکن مەسەن کە لە یاساکانی ترە لە مەدەنیا لە عقوباتە پێناسەکراوە پێویست ناکات چکە لە کاتی تەطبیقا ئیشکالیاتی فقهی دروستە بێ هەروەکو چۆن لە پێناسەی فەرمانبەرە لە قانون ئینضباطی موظفی دەولە لە قانونی عقوباتە لەمانە پێناسەکە لە دیسانە تۆ پێناسەکەیتەوە لە کاتی جێبەجێکردناتۆ ئەکەویتە ناو چەند ئیشکالیاتێک کە دوایی بە ناڕەحەت لێ دەرەچی لە خاڵی دەیەمە ئەو لە ئەستۆکردنم کە ئەڵە قەرەبووکردنەوە ئێمە دوو حاڵەتمان هەیە ینی قەرەبووکردنەوە ینی تعویزێکە بەڵام لە هەمان کاتە ئەو ماڵێکیشی بردووە ڕاستە ئەمە عنسوری جەزائیتەیە بەڵام بۆ ئەوەی ئەم یاسایە هەدەفی ئەم یاسایە بۆ ئەوەیە کە خێرایی لە کارڕاییەکان کاجێ ئەمە ئەگەر ئەوەی گەڕانەوەی من پێم باش ئەمەی بۆ زیاکرە پێش قەرەبووکردن بڵێ گەڕانەوەی مڵک و ماڵی دەوڵەت و قەرەبووکردنەوە چکە گەرەوەمان بۆ زیان نەکرد بۆ گەڕانەوە کە بە دیسانە بگەڕێنەوە بۆ یاساکانی تر و لە دادگاکانە چارەسەر بێت وەکوە هیچمان نەکرد بێ بەڵام ئەگەر ئەمەمان بۆ جێگیر کرد ئەو کاتە بەبێ گەڕانەوە بۆ دادگاکان ئێمە ئەتوانین ئەو ئیجرعاتەیە بکەین و سوپاس زۆر سوپاس سەبارەت بە تعریفی ماڵ و مڵکی دەوڵەت بەڕێزانن دامانی پەرلەمان لە مادەی هەفتاویەکی قانونی مەدەنیا بە سەریحی تعریفی کردووە بەڵام ئێمە ئیشکالێکمان بۆ دروستە بێ ئێمە مادەم مەبەستمان لەم قانونە هەدەفی ئەم قانونە حیمایەکردنی ماڵ و مڵکی گشتیە بە شێوەیەکی ینی بە شێوەیەکی گشتی بەڕێستان نەزانن دەوڵەت دوو جۆر ماڵ و مڵکی هەیە تایبەتی هەیە لەگەڵ گشتی هەیە ئەگەر سەیری تعریفەکە بکەی سەرجەم ماڵ و مڵکی گشتی و تایبەتی ئێمە معیار لە قانونی عێراقیە بۆ تعریفکردنی ماڵی گشتی چییە؟ ئەوەیە کە تەرخان کرابێ بۆ سوودی گشتیش یا ڕاستەوخۆ بەکارهێنی بۆ نمونەوەکو جادەیەکە ڕاستەوخۆ بەکارهێنی یان لە ڕێگەی مرفەقێکی عامەوە دام و دەستگایەکی گشتیەوە بەکارهێنی بۆ نمونە خەستەخانەیەکە کە لە لای با بڵێن موسسەیەکی معەنە تۆچی سوودی لێوەرەگری بەڵام ئێمە جۆرێکی تر لە ماڵ و مڵکی گشتیمان هەیە مخصص نییە دیاری نەکراوە بۆ منفعەتی گشتی ئایا ئێمە نابێ بەم قانونە بیپارێزین بۆ نمونە زەوی ئەمیری بۆ نمونە ئەو عقاراتانەی کە لە ڕێگەی کەسەکە میراتگری نییە یەکسەر تەوی لە بنیان خاوەندارەتیان نەگەڕێتەوە بۆ دەوڵەت لەبەرەوەی ئەم یاسایەکە بۆ حیمایەکردنی ماڵ و مڵکی دەوڵەتە کەواتە ئەبێ ماڵە گشتیەکانی دەوڵەت بکرێتەوە ماڵە تایبەتیەکانی دەوڵەت بگرێتەوە ئەوانەی کە مخصصن بۆ خزمەتی گشتی بیگرێت سوودی گشتی بیگرێتەوە و لە ناو سوودی گشتیا ئەوەی بۆ بەکارهێنانی ڕاستەوخۆیە بیگرێتەوە و ئەوەشی کە لەلایەن دام و دەستگاکانەوە بەکارهێنرێ بیگرێتەوە لەبەرەوە ئەم تعریفە
فراوانترین تعریفێکە کە هیچ مەجارێکی تیان نییە ئەوەی لە مادەی هەفتاویەکە هەیە بەم شێوەیە فراوان نییە بۆیە ئێمە وامان کردووە کە فراوانتر بێ سەبارەت بەڕێزان بە تعریفی فەرمانبەر ئێمە لە چەند قانونێکا تعریفی فەرمانبەرمان هەیە و لە چەند قانونێکشا تعریفی ڕاستپێراوان بە خزمەتی گشتیمان هەیە ئەوەی لە قانونی مەدەنی عێراقیە هاتووە بەواضحی ئەڵێ كل شخص عهدت إليه وظيفة دائمة داخل في الملاك الخاص بالموظفين أي فرمانبەرانی گرێ بەست أي ئەوان ئەمە یەک بۆ یعنی ئەگەر فەرمانبەری گرێ بەست غەڵەتێک بکا مەشمول نییە ئەمە تعریفی ساڵی چەنە زۆر درەنگە ینی ببورن تعریفی قانونی خدمەی مەدەنی نەک قانونی مەدەنی هی ساڵی ڕقم 24 ساڵی 60 تعریفێکی ترمان هەیە لە ساڵی 91 کراوە کە ئەڵێ كل شخص عهدت إليه وظيفة داخل ملاك الوزارة أو الجهة غير المرتبطة بوزارة ئەمانە هەمویان حەصر کراون بە سوڵتەی تەنفیزی ئەی ئەگەر موظفێک لە ناو پەرلەمانە مخالفەی کرد تەزمینی ناکەین ئەی ئەگەر محققێک ئەگەر موظفێک لە ئەنجومەنی دادوەری کردی تەزمینی ناکەین لەبەر ئەوە ئێمە بۆ مەبەستی ئەم قانونە دەبێت فراوانترین تعریف بۆ موظف وەرگرین فراوانترین تعریف بۆ ڕاستپێراو بە خزمەتی گشتی وەرگرین فراوانترین تعریفیش بۆ مڵکی گشتی وەرگرین چونکە ئامانج لەم تعریفە ئەوەیە کە زۆرترین خەڵک لە هەڵەکانی لێ بپێچرێتەوە بۆیە بۆ ئەو مەبەستە ئێمە تعریفەکانمان بەو شێوەیە داڕشتووە کە بۆ ئامانجی ئەم یاسایە گونجاوە بەڵێ کاکمەم بەڕێز سەرۆکی پەرلەمان مەم بورهان قانع دەربارەی مادەی یەکەم من ئەم پێشنیازانەمەیە هەڵبەتە وەکو چۆن لە ناونیشانەکە تاکیدم لێ کردەوە لەگەڵ لە ئەستۆکردن و لە ئەستۆ کراوەوانە نیم ئەوە هیوادارم لەم جارێکە ژێ لەمەوە گەردەنگی نابۆی بخرێتە پێشنیازە بخرێتەوە دەنگدان لە خۆگرتن تەواوترە منیش پێشنیاز لەگەڵ پشتیوانی لە بۆچوونەکەی خوشی بەڕێزم سەرسنارخانەکەم کە بڕگەی دووەم سێەم چوارەم کە لا ببرێت بەو شێوی کە پێشتر پێناسە کراوە من هەر پێشنیازەکەم لا ببرێ بەڵام پێنجەم بڕگە داڕشتنەوەی بەم شێوەیە لێ بکرێت دەسەڵاتی تایبەتمەند هەریەکە لە وەزیری تایبەتمەند سەرۆکی لایانی نەبەسراو بە وەزارەت پارێزگار دەکرێتەوە کە کەسی لە خۆگر لە چوارچێوی دەسەڵاتەکانیاندا زیانی بە مڵک و ماڵی دەوڵەت گەیاندووە لێرە جێگیرەکرێتەوە بە دیاڕونیەک بەو شێوەیە و لە بۆ بڕگەی دووەمیشیان کە پێشنیازم کرد لابرێ ئەگەر هێڵڕایەوە پێشنیازەکەم کە نووسراوە کەسی سروشتی و معنەویش ئیزافە کرێ ئێساکە دواتریەمەوە کە چی ئیزافە کرێ بۆچی ئەڵین کەسی معنەوی لەم مەسەلەیە هەڵبەتە فەرمانبەرێ کاتێ زیان بە مڵکێکی دەوڵەتە گێنێ کورسیەکی دائیرەکەی بشکێنێ پەنجەرەیەک بشکێ گڵۆپێک بشکێ بەپێی ئەم یاسایە ئەبێت تەحمولی کا قەرەبوو زیانەکەی پێ ببژێردێ لە کاتێکدا کەسی معنەوی کە حیزبی سیاسیە بە سەدان بینا و دەوڵەتی داگیر کردووە وەمانە مڵکی گشتی نەبێ مانە بگەڕێتەوە مانە بۆیە کەسە معنەوەکان من داواکەم پێشنیازەکەم ئەمانش لێرە جێی بکرێتەوە بۆ گەڕانەوەی مڵک و ماڵی گشتی کە بۆ خێری گشتی ئەشتێتەوە واتە حوتەم بڕگەیەکی کەی بۆ زیاد بکرێ حیزب پێناسەیەک بۆ حیزب بێ کە جوڵانەوەیەکی هێزێکی سیاسیە و فلانە و بەم شێوەیە کە لە قانونی حزابە هاتووە توانین بڵین کە چ شتێکە بەنسبەت بڕگەی هەشتەمەوە پێشنیازەکەم داڕشنەوەکەی بەم شێوەی لێکرێ کەسێک کە بۆ ماوەیەکی دیاریکراوێکی لە خزمەتی دامەزراوە دەستوورەکانی هەرێمدا پێسپێردرابێت دەیەم لە ئەستۆکردن دیسانەڵم لە خۆگرتن کە ئین بێ ئەگەر پێناسەکە بەم شێوەیە لێ بکرێ قەرەبووکردنەوەی و زیانە نییە قەرەبووکردنەوەی کە زیانەکەی گەیاندووە فەرمانبەر یا کەسی گرێبەس کە زیانەکەی گەیاندووە گەڕادنەوەی تێچوونی زیانەکەیە لە ئەستۆگرا و کەسێک تێچوونی زیانەکە شتێک شکاوە کورسێک شکاوە بایی $50 باشە ئەبێ چی بگە گەڕانەوەی تێچوونەکەی بگەڕێنێتەوە یعنی مەفهومەکە وایە نەک خەربووین گەڕانەوەی تێچوونی و زیانەیە کە لەلایەن فەرمانبەریان کەسی ئەو کراوە پێشنیازەکەم بڕگەیەکی کەش ئیزافە بکرێت زیاد بکرێت لێرەدا فەرمانگەی پەیوەنددار کە زۆر لە ناو یاساکەیە ئاتووە من ئەم پێناسەیە خەمەڕوو ئەو فەرمانگە فەرمی دەوڵەتە کە تێیدا کەسێکی سروشتی یان معنەوی بەرپرسیارەتی لە خۆگرتنیان ڕوبەڕوو دەکرێتەوە زۆر سپاس بۆ بەڕێزت بەڕێز لیژنەی یاسایی بەڵێ کاکبژار قسەی نییە دوای کاکبژار خەدیجە خان وەردەگرین
برای سرگاه پارلمانی دست خوشی لندن پارلمانی کم با تبینیت دار استکرین جناب تا گلک برسف دان من به طافتن هر تکرار بن بتنی مدوی تأکید لنده بکم کوف پیناسه ادوی ماده دهاتین مرمونین اگر تعریف وزیر تایبت من الوریات بد کوه بو پیناسه کا ثابت بو همی جاره که عمد لزافرین پیناسه وزیری الوری استفاده جکن و درخین اوا الدیاره عنوان ماده دیاره ام زاروانه خواره و بو مبستی حکمکانی ام یاسایه یعنی الوری وی شوی هاتینه مرمونین الوری پارزگار هاتیه تعریف کردن پارزگار قانون اگه تایبت هاتیه تعریف کردن هر بونده وزیری تایبتمند جاره کدی تأکید کل ویری نادیه تعریف کردن و کو پست وزیر بلکل ویری وزیری تایبتمند بحث سنوری وظیفه کت سنوری و وزارت کت او وزارتا کو چندین مدیریات عام و چندین دایره دی سرپی وزارت ونا و شخصی که اداری سنوری وزارتش برند وزیر تایبتمنده اف پیناسه حس یعنی هم الجلندنا قوی خوب مینن سبارت تعریف و ملک و مالی دولت یا فرمانبر هر وقتی جناب سرگاه پارلمانی ها ماجا پیدای یعنی یکیش اشکالت البردسته یا البرانبر هر قانونیه که و کوجلك مصطلحين وكي فرمانبر وكي مكلف بخدمة عامة يعني أموال العامة أموال الدولة زيادة ترشيا ساي كده هاتينا تعريف كرن وأجرتم مقارنة جيب كي جوازية هاي جوازية يفي تعريفات قال تعريف هادي قالك قانونيتين جبر نبونا دمية جر الدف متنفسينا كيش مادل كيش قانوني بتشي وهاتيا نوفاروكا حتى دمايكي تمام ما فوق فندي همي تاتينا كرن زور سپاس سپاس خديجة خان برای سروکی پارلمان والله امنیش هر مبستم او بو که پناسه یک اکریتن لیاسه یک دا بو مبستی یعنی او یاسه یک بو نمونه لیره لماده یک لدیباجه که دا باس دکه دلیتن ام زاروانه بو مبستی حکمکانی ام یاسه یعنی لیره دا مبسمان نیه که شتک پناسه دکین پناسه که یک گرتو بکین که بگونجی لگل یاسه کانی تریش بو نمونه یاسای فرمان بلین لا یاسای رکاری فرمانبران لا یاسای راجع شهرستانی پناسای فرمانبر کرا ولی هر دو یاساش پناسه که جی آوازه بلام او یاسای او پناسه که لیره دهاتوه پناسه که زور باشه و فرمانبر هم اوانه که بشویی که همیشه اینه اوانه که بشویی که کاتیش لنا وظیفه دان همویان دگریته بویا او هر دو پناسه چه اوی که بو فرمانبر هاتوه چه اوی که بو راست را براجع گشتی هاتوه پناسه که زور گنجاون بو ام یاسایه سپاس بله زور سپاس فرمون مادی دواتر برای سروکی پارلمان بله ماده دو یک دقیقه بله ماده دو خدیجه خان بله برای وزیری هرم اگر رأيك حكومة تانبية برئيس وزيري هرم برئيس سروكي برلمان حتما أو مديلين رأي حكومته ولا بروي بروجة كلا حكومة راهاتوا بروجة سيل أستوغرتن كلا حكومته وهاتوا خوي لما دي تعريف باراستوا وهي تعريف كيبويت مصطلح يقدانا ناوا لبروي بيوا بو مصطلحاني كلا ناوياسا كدا بكار هاتون هرهم معرفا لناوياسا قشتيا كان دايك دو تعريف كردني أو مصطلحانا لنا ويا ساكا بوشوي أو عندي كيش بو تطبيق كرني يا ساكا دروز دكا أو عند خدمت با بروجي يا ساكا ناكاتن بونمونا هرمي كردستاني عراق كشمانيا أجر سروشي أنجمني وزيران تعريف بكن كواضح بسروشي أنجمني وزيراني هرمي كردستاني عراقة بلام وزيري تايبتمند كتعريفي هاتوا سروشي لاني نبستراو بوزارة دواي بارزقاري تايبتمند تعريفي هاتوا إنجا لخالي بينجم هاتون تعريفي ما هو معرف من قبل يعني دا صلاتي تايبت من تاندانا وضلن دا صلاتي تايبت من بريتيا لباريزقار ولا سروتي لاين نبسرا ولا وزيري تايبت من كهر لنا وهمان مادة تعريف تان كردوا يعني إما دبي خالي دوم وسيم وشوارم هل بجيريتن وكو بريزك إشارتي بيدا لدى صلاتي تايبت من بقوتري كوزيري تايبت من دو سروتي لاين نبسرا وبوزارته باريزقار دقريتوا كهر يكلو مصطلحانا لنا قوانين خويا تعريف كراون باريزقار تشيا وزير تشيا إنشيا ششم
لەسەر ملک و ماڵی دەوڵەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەموال الدەولە ئەمە بەکارمان هێناوە ئەموال الدەولە لە کوردیەکە پێی دەڵێن مایەکانی دەوڵەت پێی ناڵێن ملک و ماڵ چونکە ملک و ماڵ کە زۆر شی بکەینەوە عقارات و بەوانە ناوی دێتن بۆیە ئەگەر بڕیارە بمێنێ هەرچەندە زەڕور نییە مانەوەی بەڵام ئەگەر بڕیارە مادەی تەعاریف بمینێ ببێتە مایەکانی دەوڵەت و مایەکانی دەوڵەت بگوترێتن سەرجەم مایەکانی کەرتی گشتی بە گوێزراوە و نەگوێزراوە دەگرێتەوە سەرجەم مایەکانی کەرتی گشتی القطاع العام بە منقولە و غێر منقولە دەگرێتەوە تەنها بە یەک خەت تعریف بکرێتن ڕاسترە فەرمانبەر و المکەلف بخدمە عامە هەردووکیان لە ناو یاسای قانونی خدمەی مەدەنی و لە ناو یاسای قانونی تەقاعودی موحەد کە لە ساڵی 2006 دەرچووە تعریفیان کراوە دووبارە کە ئەوانە زیاتر قانونی مختصن بە تەحدیدکردنی چێ فەرمانبەرە و هینە لێرانە هەڵبگیرێتن باشترەوە نەبێت لیژنەی لێکۆڵینەوە لە ناو مادەکان باس کراوە لیژنەی لێکۆڵینەوە چێەوە لە چێ پێکدێەوە ئیشەکەی چێەوە پێویستە چ بکە بۆیە بەڕای من لێرانش پێویست بە تعریف ناکە بابەتی لە ئەستۆگرتن بە هەمان شێوە کێشە دروست دەکات تعریفکردنی کە بە قەرەبوو ناوی ببەی بە ڕێزێک ئیشارەتیدا لەبەر ئەوەی لە ئەستۆگرتن جبر الأضرار دەگرێتەوە جبر الأضرار الرد والتعويض والترضية دەگرێتەوە سێ حاڵەت دەگرێتە خۆی بەڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان باشە وەکو پرۆژەکەی حکوومەت مادەی تعریف هەڵبگیرێ بە زیادی دەزانین ئەگەرنا ئەو ڕاو بۆ چوونانە بە نەزەری اعتیبار وەرگرن بۆ دەوڵەمەندکردنی پرۆژە یاساکە و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزتان پرۆژەکەی حکوومەت لەبەرەوەی کۆپی پێستی یاسای ژمارە 31 ساڵی 2015 بوو نەچۆتە ناو تعریفەوە بەڵام مادەم لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان تعریفی زیا کردووە ئێمە بۆیە چوینەتە ناو مناقەشەوە و دەرفە دەدەین بە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بۆی قسە بکە لەبارەی ئەو ملاحەزاتانەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس ڕاستە الپرۆژە حکمەتێ کە دەمی هاتی المادەیەک تعریف بەلکی تێدا نەبووینە بەس بێ تەنسیق و هەماهەنگی ئاماهەی وەکو لیژنەی یاسایی گەل بەڕێز وەزیرە هەرێمێ ما تأكيد كريا كو أو نسخة كملاحظات يان صيغة كدارشنانيش لمجلس الشورى وهاتيا هرب أساس دا بيتفي بو مجلس الشورى وحكومات إيك باكيت جا بروجي أساي تقديم بكن بل بدو باكيت بدو شيء جيك جدا بو ما هاتيا وكو برلمان سرراين ديجي ما همانجي تنسيق الجال برئيس وزيري كريا ما أماجا بيدا كو غوران كاري تدا كرينا مجلس الشورى رضامندی در بریوه سبارت خالقادی نم مرم به برسف بو برس وزیره هر بشکلی که هم اگر الویره برس رگا پارلمانی هر خالق هر برگه هر نقطه که هم گهینه هم بیجن یت فلان قانونی داین راستی اگر هم بی معیاری ور بگیرین هیچ فراغ قانونی بو وی پروژه یاسایی نه قانون عقوبات ما هي قانون الخدمة المدنية ما هي قانون انضباط موظفين الدولة وجالك قانون دستان زي ما هي قانون الرقابة المالية أفا همي قانونا هريكة چند ماده كذا چند ماده في بروجين كالبردسته ما يتنظيم كرين يتبحث كرين أجر هر تشتغل في ردا بيتماس حكرن كو قانون كديدا هي إكواتا والله جبلي ورقة كاسبيتش دينامينتال في بروجي دا وهميجي بدليل وبالجا أجر ودفت لبو فقافت بينج دقة دا تحليل كم هر مادة هر نفيسين وبرجع كد في ردا هدبت نص تكيف واستناد قانوني دي دار جبن كت بينج دقة دا بله بجا أجر أرستا أفبت سپاس أري والله زور سپاس وبرز تمام مادي دواتر برای سروکی پارلمان ماده 2 فرمانبر یان راسپردا براژه گشتی بهای او زیانانه ل استو دگرید که به ملک و مال دولت کوتون به انقذ بیت یان به هو پشگی خستن یان کم ترخمی یان سرپیچی کردن یاسا و بریار و پیره و رنمایه برکارکان هر اندامی کی برزی پارلمان ایوه لسر ماده 2 قسە بکە
بەڵێ بەڕێزان ئەم ناوانە خوێنمەوە گەر ناوێکم نەنووسی بوو بەڕێزی سکرتێری پەرلەمان ناوێکی نەنووسی بوو دکتۆرە شایان دکتۆر عوسمان دکتۆر ڕێبوار سەوسن خان کاگنزار لەیلا خان حەسیبە خان دکتۆر ئیسماعیل دکتۆر محێدی کاگنزار فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 فەرمانبەر یان ڕاستپێردراو لێرە ئاماژە تەنها بە فەرمانبەر و ڕاستپێردراو کراوە باشە پرسیار ئەوەیە ئەی ئەوانەی کە ڕۆلی فەرمانبەر دەبێنن وەک گرێبەستەکان یاخود ئەوانەی هەمیشەیی کە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت کار دەکەن ئایا ئەم یاسایە تا چەند ئەمانە دەگرێتەوە سوپاس بەڵێ سوپاس لیژنەی یاسایی دوای جوابی کاگنزار بدەنەوە ئاگات نووسیتان ولا حەزەکەی بەڵێ فەرموو برئيس البرلمان برسف بو كاك نزاري التعريف هذا تعريف كرن بحث كات بشوي برداوم همي شيء يان كاتي قريب استجيد كرت بله زور سپاس سوسن خان برای سروکی پارلمان سبارت به ماده دوم همین لروی رزمانی و هندک تبینیم هیا چون لماده کی دو دیرو نیویدا چوار جاریان دوباره بویتوا بوی من پیم باشه بو شوازی لی بکره فرمانبر یان راست پیدراو براجی گشتی بهای او زیانانه لأستو دگرید که بر ملکو مالی دولت کوتو نگبه و به انقصد او بیتا تصور دکم بیتا کوتای باشتره یان بهوی پشگوی خستن یا کم ترخمی یا خود سرپیچی کردنی یاسا لجاتی و فارزه دوای بریارو دیسا فارزه پیرو رنمای برکارکان بیت بو شوازه به لروی رزمانیه و دارشنکه جوانتر دبه زور سپاس بله زور سپاس کاک شیخ ظاهر بەناوی خوای گەورە بڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 2 فەرمانبەریان ڕاستپێدراو بە ڕاژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستۆ دەگرێت کە بە ملک و مالی دەوڵەت کەوتون بە ئەنقەز بێت یان بەهۆی پشتگوێ خستن یان کەم تەرخەمی یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و ڕێنمایە بەرکارەکان لێرە لە مادەیە جیاوازی نەکراوە لەلایەن بەهای ئەو زیانانەی کە لە ئەنجام کە گەیەندراون بە ملک و مالی گشتی کە بە عەمدی زیانەکان گەیەندراون یاخود لە نەتیجەی گەیەندراون تا ئایا چۆن دەبێت وەک یەک بن کەسێک زیان بە عەمدی بە ملک و مالی دەوڵەت بگەێنی و کەسێکیش لە نەتیجەی نەزانین و یان هەڵا زیان بگەێن بۆیە من داوا دەکەم جیاوازی بکرێت لە نێوان ئەو دوو حالەتە کاتێک کە عەمدی بێت و کاتێکیش کە نەعەمدی بێت و بڕی بەهای زیان گەیاندنەکە جیا بکرێتەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس لە ڕاستیا بەڕێزانن دامانی پەرلەمان لە یاسای لە ئەستۆکردنی عێراقی ساڵی 2006 کە ژمارەکەی 12ەیە هەڵەی عەمدی و ینی بە ئەنقەست و هەڵەی با بڵێن بێ ئەنقەستی جیاکرابەوە بەڵام لە قانونی تازە کە دەرچووە ژمارەکەی سیویەک و ساڵی 2015 دەرچووە ئەمە جارێکی تر گەڕاونەتەوە بۆ مەفهومە عامەکە چونکە ئامانج لەم یاسایە بژاردننی زەرەرەکەیە ینی گەڕانەوەیە قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە بەر ماڵ و مولکی دەوڵەت کەوتووە مەسەلەی خەتە ئەگەر بە ئەنقەس ئەوەی کردبێ لە مادەکانی دواوە بە وازحی هەیە ئەڵێ ئەگەر ئەوەی تیابوو عنصری جەزایی تیابوو ڕەگەزی جەزایی تیابوو یعنی تعمدی تیابوو بە ئەنقەس کردبووی مؤسساتی دەوڵەتی ئیجبار کردووە بەوەی ئەبێ ئیحالەی مەحکەمەی کە بەڵێ زۆر سپاس دکتۆرە شایان بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەڕێزان جگە لە فەرمانبەر کە فەرمانبەری فەرمی و گرێبەست دەگرێتەوە و ڕاستپێراوان بە ڕاژەی گشتی ئێمە توێژێکی دیکەشمان هەیە کە خزمەتی گشتی دەکەن ئەوانیش خۆبەخشانن لە دامەزراوە تەندروستیەکان بە تایبەتی لە نەخۆشخانە حکومیەکان ئایا ئەو یاسایە چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکا خۆم لە ڕاستیا لەگەڵ ئەوەی دانیمە کە هیچ شتێکیان بکرێتە ئەستۆ خۆیان لە خۆیاندا خۆبەخشن بەڵام واقعەکە ئەگەر واقعەکەی باس بکەین چۆن مامەڵە لەگەڵ خۆبەخشەکان دەکرێت سپاس بەڕێز دکتۆر بشار پرسیارێکی هەیە دکتۆرە شایان ئەڵێ خۆبەخش دەگرێتەوە ئەو تعریفە خۆبەخش دەگرێتەوە خۆتانجا بەڵێ فەرموو
برای سرگی پارلمان نخیر خوبش ناگریتەوە نخیر. بله سپاس. دشم رون کردن شیخ زار. بله فرمو بله. بله. سبارت آفنت برای شیخ زار راسته از خوشی دیدنا معه کو همیتش تدویری دا به تبعث کردن اعتماد سر قانون عقوبات و قانون دینه کین باش برکو الویری نهاتیه مثلا جریمه اگر یا عمدی بد و اگر یا غیر عمدی بد ات قانون عقوبات داد چندین ماده دا هاتیه رسم کردن هاتیه بحث کردن حتی اگر عمدی بد عقوبه بجنایه دانه و اگر نه عمدی بد حبسه ماده قانون عقوبات دا اگر الویری هات با بحث کردن دا گلک دریج بتف یاسایه جبرنده وکولان سزای جنایی مسئولیت جنایی الویری نهات یا بحث کردن صوت تیگشتم بسیاراته نه نبید دو جار قصب که تو کاک شیخ زين لقانون كيتر كأوي كلا صالي 2006 هبوا بهاكي مضاعف بوا دو أو نبوا بلام أوا رخني زور اللي يجيراو تشكتو يعني آمانج لم يسايا عقوبانية آمانج لم يسايا جيرانوي معلوم ملكي دولته بجاردني زرركيا مضاعفة كردني عقوباش مضاعفة كردني بجاردنيش وكو جورك لعقوبة سيركري بويا لا دراوة أجينا بلا بيشتر بوشي ويبوا بلام رخنيكي زوري الروبرو كراوة وشكالي أم قانونا بعديكي مدني هي بجاردني أو زيانانية كفرمان بر بأنقص بيان بهلا يا بسر بيتشي كردن لمعلومولكي دولة يدا بيدا بجيري عنصر الجزائية كي أويك معناي غرامي هي معناي عقوبي هي دتشيت قانوني كتير لبر أول عدراوة جينا بيشتر وابوا يعني بيشتر العراق لو قانوني لدوزار وشش درتشوا على أوي بعمدي ديكا دو أواني لي ورا جيرته بلام آمانج لم يسايا عقوبة دانية آمانج لم يسايا غيرانوي مالي دولته لبر أو مبدأ العدراوة بله دكتور عثمان برای سروجی پارلمان من پیم باشه ام پارلمان برایزه سرچاوی تشریع و یاسادانانه که خوی لخوی رز ده یاسا بگیره براستی ام فقریه که دل با انقاض بید یان بهوی پیشجو خستن بید یان کم ترخمی یان سرپیتی کردنی یاسا و باشه سرپیتی کردنی یاسا که لسرتاو بی او یک و پاشانه که زیهی تنفیزی چه دبی بونالین لرگای لیجنی چی تایبتمند یان لجنەیەکی کاتی کە لەو وەزارەتە یان لەو پارێزگایە یان لەو بنکەیە کە دروست کرابێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت کلارا خان. بەڵێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادەی 2 هەر وەکی جەنابێتە گوتی هەدەفی وی قانونی پاراستنە ماڵ و ملکی دەولەتیە وەروەسا تمامکەری یاسای چاکسازیە يعني دامي دولتك چاكسازيو بكاتن بيتن تحميلات بكاتن برنده انا ظنم بوشي بس فرمانبر يعني راسبيرداوا براجاي گشتي بوشي ما كومباني هنا كومباني گشتي كومباني تايبات وهر وصا بليندار يتبوينا اگر هندكو مالو ملك دولتي بترش فرمانبركي كو كيم درامات بيتن اف چنده كر بيتن اف فساده كر بيتن اف گندليه كر بيتن يانجي بهردانا مالو ملك خلقش برنده أنا ظن ما كيبسيارة من بيت جاب دانش لا بربرسي الباريزان اللجنة ياساي يانجي هكي ولا بيتها فرمانبر يان راسبردا وبراجي جشتي يان كومبانيا تايبات بيتن يانجي يا جشتي بيتن يانجي باريندر بيتن بهاي أو زيانة لأستودكريت كبملك ومال دولة كوتون بأنقاص بيت يان بأنقاص چونکه هکی به انقاض بیتن تعویضاویت بیتن مثلا دوباره او تعویض بداتن یان جی هکی نه انقاض بیتن کمتر بیتن یان بهوی پشتگوی خستن یان کمتر خمی یان سرپیچی کرنی یا سو بریار و پیرو ورین مایکانی برکارکان زور سپاس بله زور سپاس کاک بجار لیره نیه هیچ تک ریگر نیه لوی اوانی تابه و اصلا قانونکی سالی 2006 اشتیاب بو بلان بو مبسته لبرز وزیری هرم بو کاروباری پرلمان اپرسین بۆ کۆمپانیاکان و بەڵێندەرانی تێدانە ئەگەر کەرم کەن وەڵام بدەنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای ئەوەی قانونی ساڵی 2006 لە بەغدا ئیلغا بۆتەوە بە قانونی ساڵی 2012 لە قانونی بەغداژدانی ئێمەش لە هەرێمی کوردستان
تەنها گونجاندومانە لەگەڵ هەرێمی کوردستان دەناوەکو بەڕێستان ئیشارەتتان پێدا کە کۆپی پێستی یاساکەیە لە جیاتی ئینفاسکردن کردومانە بە یاسای هەرێمی کوردستان بۆ ئێمەش لێرە دامان نەناوە لەبەرەوەی لە قانونە مەلغەیەکە دانرا بۆ سوپاس. بەڵێ زۆر سوپاس بۆ بڕێست. لەیلا خان برای سەرۆکە پەرلەمانی ئاخفتنت من هات نەگوتن سوپاس. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت. دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە دوو دیارە باس لە بژاردنەکە ئەو زیانانەی کە ئەو کەسەی کە زیانی گەیاندووە بە مڵک و ماڵی دەوڵەت منقولە و غێر منقولە بەڵام ئاماژەکردن بە وشەی بە ئەنقەست ئەم مادەیە تەنها معالەجەی حاڵەتی ئەنقەستی کردووە معالەجەی حاڵەتی بێ ئەنقەستی نەکردووە واتە بۆ نمونە بە تایبەتی لە ئەموال منقولە من فەرمانبەرێکی دەوڵەتم بە بێ ئەنقەس تەلەڤیزۆنەکەم شکاند وەکو ئەموال منقولە یعنی دەستم پێکەت بەر بووە شکا ئەوە ئەموال منقولەی دەوڵەتە و تەلەڤیزۆنە یان هەر شتێکی هەر کەرەستێکە هەر ئای لەو حاڵەتەیە ئەی ئەگەر بێ ئەنقەس بوو زیانی گەیان بە ملک و ماڵی دەوڵەت چۆن معالەجە بکەین ئەو بەڕاستی پرسیارێکی جەوری من بۆیە پێشنیارەکەم ئەوەی بۆ ئیزافە بکرێت لە کاتێکدا ئەگەر بۆ لیژنەی لێکۆڵینەوە ساخ بۆیەوە کە ئەو زیان گەیاندنە بێ ئەنقەستە ئەو کەسەی کە ئەو کردارەی کردووە هیچ زیانێک نەبژێرێ واتە ئەوەی کە بە بێ ئەنقەس کردوویەتی لە ئەنجامی لێکۆڵینەوەی لیژنەکە هیچ پارەیەک نەبژێریان هیچ قەرەبوویەکی دەوڵەت نەکاتەوە لەبەرەوەی بێ ئەنقەس بووە. بەڵێ بەس حاڵەتەکانی کەم تەرخەمی بۆ نمونە پشتگوێ خستن خۆ قەستی تیان نییە واضحە ینی بە ئەنقەست بەجیا کراوەتەوە فاریزە دانراوە ئینجاڵێ یان بەهۆی پشتگوێ خستن یا کەم تەرخەمی یاخود سەرپێچی حادیسە تۆ بەر شتێگەکەوی ئەوە نە بژاردنیتیان نییە چونکە نە سەرپێچی قانونە نە قەرارە نە پەیڕەویشە و نە ینی هیچ شتێکی ئەنقەستیشی تایە ئەسڵەن هەر قەرەبوو نایگرێتەوە. حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم لەو بڕگەیە کە بڵین لەوەی کە باز دەکاتن فەرمانبەر یان ڕاستپێرە و بەڕاژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستۆ دەگرێت کە مڵک و ماڵی دەوڵەت کەوتون لێرەدا فەرمانبەر تاکە بەڵام ئەو زیانانە جەمع کراینەوە کەواتە لێرەدا پێویستە بە شێوەیەکی دیکە ئەو مادەیە دابڕێژێنرێتەوە کە من بەو شێوەیەم لێ کردیا فەرمانبەر یان کەسی ڕاستپێرا و بەڕاژەی گشتی بەهای تەواوی ئەو زیانانەی دەکەوێتە ئەستۆ کە بەهۆی کەم تەرخەمی یان سەرپێچی یاسا و بڕیار و ڕێنماییەکان بە مڵک و ماڵی دەوڵەتی گەیاندووە. سوپاس. زۆر سوپاس. دکتۆر ئیسماعیل. بەڵێ سەرۆکە پەرلەمانی من دوو تێبینیەتین یاولی وەکو هەرچەندە خەبیری زمانی نینم خاصەتەن لەهجە سوورانی بەس ئەزت بینم ئەڤە خەلەتیەکە دوێرێدە هەی بیشتن فەرمانبەر یا ڕاستپێردرا و بەڕاژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستوو دەگرێت لە ئەستوو دەگرێت ئەگەم تەرجمە عەرەبی بکەین ئەکە بێژین یەضمەن ئەو یوضەمەن لێرە يضمن معناه يضمن نادت يضمن دد وهو غلط أو لا يضمن يعني أزيجم أو تشاك بكريتن كاتشون أو زمان زان بكن لا أستود كريتوا جان درسترا لا أستود كريت يعني فعلت هذا هوية وفعلت بريدا نهوية لجنية لسر دصبينيتن ملاحظه تبینیم من دوی امه لا اخیره که الله سرپیچی کردنی یاسا و بریارو پیرو رنمایه برکارکان رنمای برکارکان با قانونت بیشن نه با رنمایه یعنی از بیشم کافیه بیشیتن بریارو پیرو رنمایه کان و نقطه اودی برکارکان زیاده لتدا حشو از بیشم سپاس. بله زور سپاس. ئەتوانین بیکەینە بەهای ئەو زیانانەی دەخرێتە ئەستۆ کە بەر دەخرێتە ئەستۆ. بەڵێ دروستە زۆر سوپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس. مادەی دوو ئەڵێ فەرمانبەر
یان ڕاستپێدراوە بە ڕاژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستۆ دەگرێت کە بە مڵک و ماڵی دەوڵەت ئەکەوێت بە ئەنقەس بێیان بەهۆی پشتگوێخستن یا پشتگوێخستن بێ. شتێک هەیە لە دەرەوەی تاقی ئینسانە ئەویش زەرەرگەیاندن بە بەرامبەر. ئایا ئەگەر تەلەڤیزیۆنێکی شکان ئەتوانێت بە $100 قەرە بکات، ئەگەر شتێک بوو لە توانای ئەوان نەبوو، یعنی ئاگرێک کەوتەوە بینایەکی سووتانبایی $2 ملیۆن، لێرە معالەجە نەکرابێت لە شوێنی تر معالەجە کراوە بە کۆمپانیای بیمە، شەریکاتی تەمین. ئێمە شەریکاتی تەمینمان ڕێک نەخراوە، هەرچەنە من بۆ خۆم پرۆژە یاسایەکمەی لە داهاتووە تەقدیم یەکەم کۆمپانیای تەمین لە هەموو دنیاە، بۆ نمونە لە وڵاتانی یەمەن، ئوردون، ئەڵمانیا، دانیمارک ئەوانی تر فەرمانبەرێک ئەگەر لە مەحکەمەوە لە لوژنەیەکە دای بنێن، جارە پێشەوە پێڵێن ئەڵێن لە کۆمپانیای تەمینی زەرەرگەیاندن ناوت هەیە، ئەڵێ بڵێ، ئەڵێن چەند مانگە، ئەبێ 3 مانگ کەمتر نەبێت. ئەم کۆمپانیایە ئەبێ بکرێ بە شەرت، اینجا کورت بڵایە هینیەکەمەوە، ئەم کۆمپانیایە زمانی ئەوەکە ئەگەر من عەقڵم تەواوە، باری تەندروستیم تەواوە، ئەگەر زەرەرم لە زەلامێکگا ئەوان بۆم ئەژمێرن، ساڵانەی هەیە، اینجا ئەوەش معالەجە کراوە، فەرمانبەر مادەم موچەی هەیە، ساڵانەی کۆمپانیاکە ئەکەوێتە سەر هەردوو لە کرێکار، ینی فەرمانبەر و دائیرەکە، کەواتە بە ساڵانە بە هەردوو بەر. من پێم وایە ئەم درێژەم بۆی بۆ دیباجەیەکم کردی، پێم وایە غەدرێکەکەین لە فەرمانبەر ئەگەر بەناحەق بەناقەست ئیشێکی کردو لە دەستیانە بوو، باخێکی نەوتی ڕژباخەکەین بوو، کەواتە بکرێ بە مەرج فەرمانبەر. جارێوەمانەوێ بە یاسایەکمانە بێ کۆمپانیا بێنین بۆ دامی سیارە، بۆ حیات و بۆ زەرەرگەیاندن بە خەڵک. فەرمانبەر ئەبێ ئەو بیمەیە هەبێ، جاوە تەوان پێویستمان پێێتی، لەبەرەوە من پێم وایە یەک بڕگەی بۆ زیایەکە لە کاتی بوونی ئەو یاسایە فەرمانبەرێک کە لە لوژنەیەکە بێت یان لە شوێنێکا بێت بەهاکەی لەوەنە زیاتر بێت، ئەبێ ئەو بیمەیە هەبێ. و زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزت. قسەتان هەیە؟ بەڵێ بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی ڕۆژان ئیبراهیم، gelek parlamentoret hêjara yê xwesa ser anqest û bebê qest. Welo pêşgiriyayê ku dijî nekirin bes pêwîstî pironkirinekê heye. Evel vêrê bêjtin dê wê ziyanê bû gêrînetin eger hat û hat diyarkirinê ku yê ketî stoyî wî de. Eger bebê qez bitin معنای چی کس تومتبار نهات کردن که ضرری گیری بود چی وی مال و ملکی زفرینتن. زور سپاس. بله ماده 3. برای سروکی پارلمان ماده 3. برز وزیری هریم ایوه قصه بکه. برای سروکی پارلمان لا پروژه ساکی حکومت مصطلحی به انقاص لنو برگی دوم بکار نهاتوا لبر اویلera نداتن داندرا و به انقاص یان بهوی پشجوی خستن یان کم ترخمی یان سرپیچی کردن پشجوی خستن اهمال و تقصیر و مخالفه من هي اهمال و تقصیر و مخالفه لنتيجة خطأ دروز دبن خطأ كدكري عمدي به دكري غير عمدي به ليرة أويانا ومن بيشان ددا كبشجوي خستنكا لقى إهمالك تقصيرك غير عمدية يعني ليرة أو بأن قصد به هالجيري أجر زنابت لقلم بسيري مادي شش بكن برجي سيم شون دياري كردوا مادي شش برجي سيدالي دیاری کردنی گەورەی ئەو هەڵەی ئەنجام دراوە یان پشتگوێ خستنەکە یان کەمتەر خەمیەکە یان سەرپێچیەکە ئایا بە ئەنقەز بووە یان بێ ئەنقەز بووە. یعنی لێرە العەمدی و غێر عەمدی بۆ هەر سێ فعلەکەی سەرەوە بەکار هاتووە بۆ خەتەکە بە شێوەیەکی عام لە پرۆژە لە یاسای عێراقی ساڵی 2015 و لە پرۆژە یاساکەی حکوومەتیش کە ناردوومانە وشەی بە ئەنقەز لێرانە دامان نەناوە لێرە زیاد کراوە بۆیە داوا لە بەڕێستان دەکەم لە ڕووی یاساییەوە کێشە دروست دەکات مستەڵەحی بە ئەنقەس وە لە مادەی 6 جێگای کراوەتەوە ئەگەر لێرانە هەڵبژیرێت چونکە هەم ئیهمال هەم تەقسیر هەم مخالەفە کە خەتەئن خەتەئەکە دەکرێت عەمدی بێ و غێر عەمدیش بێ. زۆر سپاس بەڕێز سەرۆک. سپاس. تێبینەکە بەجێ کاکمێت فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان
بە سوودوەرگرتن لە مادەی 56 بۆتە عورفێک لەو پەرلەمانە بەڕێزە هەموو دانیشتنەکانی پەرلەمان سعاتێک تا 2 سعاتی بە فیڕۆ دەڕوا بە بابەتی سیاسی و بە خیتابات بەڕێ دەکرێتن بەداخەوە تا ئێستا لەلایەن بەڕێستان مادەی 57 پێڕەوکاری پێنەکرایە ڕێگری لەو کارانە بکە هەموو ڕۆژانی کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت فەرمو دیقەت بدا ئەوانەی کە بارەکە دەشێوێنن و بە ئامانجی سیاسی خیتابات دەست پێ دەکەن کە دەکەوینە ناو گفتوگۆ جدیەکانی ئەو بابەتەی لەسەری کۆبوونێتەوە هۆڵی پەرلەمان جێ دێڵن ڕاستە مۆڵەت هەیە ئەندامی پەرلەمان دەتوانانی کۆبنەوە جێبێلیتن بەڵام بەو جۆرەژنا هیوادارم دەسەڵاتی پەیڕەوی خۆتان بەکاربێنن لە سەرەتای دەستپێکردنی کۆبنەوەکانی پەرلەمان کە خیتاباتی سیاسیە لە ناوەڕاستەکەشی بە ئەو جدیەتە لەو بەڕێزانە دیار بێ و زۆر سپاس بەڕاستی وایە ئەو تێبینێکی بەجێیە ئێمە کە ئەکەوینە ناو مناقەشەکردنی قانونەکان ژمارەیەکی زۆر کەم لە ئەندامانی پەرلەمان ئەمێننەوە لەبەرەوە لە دەستەی سەرۆکایەتی بیر لە میکانیزمێکەکەینەوە بۆ ئەوەی کە سەرەتای دەستپێکردنی کۆبوونەوەکان چۆن بن چەندێک بن وەکەی نوقتە نیزامیەکان وەرەگرین دروستە تێبینیەکی دروستە وەگەر ئێستا هۆڵەکە پیشان بدەیت دیارە ژمارەی ئەو بەڕێزانەی کە لێرن چەندە زۆر سپاس بۆ بەڕێز وەزیری هەرێمیش تێبینیەکە بەجێیە مادە 3 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 3 یەکەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕە دەستپێریت لیژنەی لێکولینەوە پێک بهێنیت لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێبەری گشتی کەمتر نەبێت و دوو ئەندام لە فەرمانبەرانی خاوەن شارەزایی پسپوری بەو مەرجەی یەکێکیان خاوەن بڕوانامەی بەرایی زانکۆیی بێت لە یاسادا دوام نابێت لە لیژنەی لێکولینەوەدا کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا پلەی چواری لەگەڵ ئەو فەرمانبەرە هەبێت کە بە لە ئەستوکردن داوا کراوە. سێەم ئەگەر پێویستی کرد دەسەڵاتی تایبەتمەند بووی هەیە زیاتر لە یەک لیژنەی لێکولینەوە لە دووسیەکانی لە ئەستوگردن پێک بهێنیت. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان کێ ئەوێ لەسەر مادە 3 قسە بکە؟ بەڵێ بەڕێزان دکتۆر ڕێبوار کاک بەهمەن حەسیبەخان کاک لوقمان کاک زکری کاک عوسمان کاک شاخەوان دکتۆر ئیسماعیل سەرچنارخان کاک مەم کاک سیروان مەم ئەسکەندەر لەگەڵ کلاراخان بەسەر نەجات خان فەرموو قسە بکە. بەڕێز سەرۆکە پەرلەمانی هەکەم بهێن برێکارێک گشتیە فەرمانبەری و بە ئەستوکردن داخوازکریان زیدەکەین و نابیتن لە نژنە کونینێدا هەبیتن برێکارێک گشتیە فەرمانبەری هەکە لە زیدەکەین لە مادەی چەندم بڕگە مادەی سێم بڕگەی دووەم ئەگەر برێکارێک گشتی لێ زیدەکەین بێژین برێکارێک گشتی نابیت ئەندام بیت لە لەجلۆ لێکولینێ وی فەرمانبەری و لە ئەستوکردن داخوازکری بیتە بریکاری گشتی بریکاری گشتی فەرمانبەری ئەوێ ئەستوکردن سەر بیتە. بەڵێ 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 زۆر سپاس بەڵێ سپاس بۆ جەنابەت کاک بەهمەن. بەناویخوا بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 3 بڕگەی یەکەم هاتووەڵێ پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەستپێرن مەبەستی کێ ئەوەی هەر کامیان ڕای دەستپێرن کە دەسەڵاتی تایبەتمەند هاتووە ئەوە کەیتریان کێیە لە مادەی دووەمیش ئەڵێ لیژنەی لێکۆڵینەوە لە لیژنەی لێکۆڵینەوەدا کەسێک بێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان هەر خزمەتێکی لەگەڵ بێ من پێم وایە ئەوەش ئیزافە بکرێت کە مەبەرج نییە ئەو زیان گەیاندنە بە ماڵی دەوڵەت هەر تەنها شکاندن بێ احتیمال هەیە دزیش بگرێتەوە بۆیە کەسێک کە گومانی لێ بکرێ
هەر کەسێکیش کە گومانی لێ بکرێ هاوکار بووە لەو مەسەلەیە نابێت لەو لیژنەی لێکۆڵینەوە هەبێ ئەوە زۆر باش دەبێ و دەستان خۆش زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مەبەستی لەوەی کە ڕادەسپێرێ ڕێی پێدەدرێ یعنی ئەو کەسێک کە تەخویلێکە تەسەورەکەم هەر کەسێک کە ڕێپێدراوێتی باشترە لە ڕاستپاردن چکە ڕاستپاردن تەکلیفە بۆ نمونە جاری وایە وەزیر ڕەنگە وەکیلەکەی تەکلیفکە بۆ ئەوەی ئەو ئیشە بکە. خەدیجە خان قسەتانە بوو؟ تەمە بەڵێ سپاس. کاک لوقمان لێرە نییە؟ لێرە ئاوە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ بڕگەی یەکەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەرگی کامیان ڕای دەستپێرێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بێت لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت. بەڕێوەبەری گشتی لە ناحیەکان ئەگەر مۆزەفێک فەرمانبەرێکی کەرتی گشتی زیانێکی گەیان بە مڵک و ماڵی دەوڵات لە بەڕێوەبەری لە ناحیەکان بەڕێوەبەری گشتی نییە پێویستە بڵین سەرۆکی فەرمانگا چکە ئەگەر بەهای ئەو زیانە گریمان 1 ملیۆن دینار بوو ئەو لیژنەی بەڕێوەبەری گشتی دێ دەست بە لێکۆڵینەوە کە ڕەنگە خەرجەکان لەوە زیاتر بێ بۆیە بەڕای من بەڕێوەبەری گشتی لا ببرێ بکرێتە لانی کەم لە سەرۆکی فەرمانگا کەمتر نەبێت. لە خاڵی دووەم ئەڵێت نابێت لیژنەی لێکۆڵینەوە کەسێک بێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیریە خزمەتی یا ژن و ژیانخوازی یا بەرژەوەندی تایبەتی لەگەڵ هەبێت. جاروێ دوو کەس ڕەنگە بەرژەوەندیەکی مادی تیجارەتێکیان لە نێواندا هەبێ کە ڕەنگە زۆر کاریگەری لە بەرژەوەندی خزمەتی زیاتر بێت. خاڵی سێمیش بۆ ئەو دەسەڵاتە ئەدەنەگەر پێویستی کرد لیژنەی دووەمی لێکۆڵینەوە پێک بینن. حادەتەن لیژنەی دووەمی لێکۆڵینەوە ڕەنگە ڕۆتینات لە کارەکەی زیاتر کا بەڕای من لیژنەیە کافی و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شاخەوان. بەڕێ سەرۆکی پەرلەمان لە مادەی سێ بڕگەی یەکەم ئەوەی کە باز لە ئەڵێ مەرج نییە بۆ هەموو لیژنەیەک سەرۆکی لیژنەکە ئیلا ئەبێ بەڕێوەبەری گشتی بێتوانە. ئەمە من پشتگیری بۆ چوونەکەی کاک لوقمانەکەم لە سەراستی ناحیەکان و قەزاکان یعنی هیچ بەڕێوەبەرێکی گشتیتیان نییە و جەنابتان نەزانن هەتا مدیری ناحێش بە پێ قانونەکە بەڕێوەبەری گشتی نییە و من لەگەڵ بۆ چوونەکەی کاک لوقمانم لە بڕگەی یەک لە مادەی سێ ئەوەی دووەم بڕگەی دووەم بە نسبەت لیژنەی لێکۆڵینەوە نەک تاپلە چواروانە لانی کەم ینی قەرارەکە وابێ بڕیارەکە وابێ هیچ خزمایەتێکیشی نەبێت چونکە عادەتەن بۆ مەسەلەی لیژنەی لێکۆڵینەوە ئەوانە خزمایەتی و کەسایەتی ئەوانە نەک ینی ئەوەی کە تاپلە چوار و ئەوانە پلەبەندەکەشی لێلابەی خزمایەتی و کەسایەتی تەسیراتی ئەبێت و لەبەرەوە من پێم باشە ینی ئەوەش ئیزافە بکرێت کە خزمایەتیشی نەبێ بە هیچ جۆرێک. سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت. سەرچنارخان. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ منیش تێبینی ئەوەم هەبوو کە لە دیێڕی دووەمە لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت ئەو بەڕێوەبەری گشتیە مەرج نییە هەموو بەڕێوەبەرێکی گشتی شارەزایی هەبێت. لەبەرەوەی پلەی بەرزترە بەڕێوەبەری گشتی لەگەڵ ئەندامەکانی ترا هەژمونی خۆی زاڵەکە بەسەریانە و لەوە ئەچێت گفتوگۆی لیژنەکە یان کارڕایی لیژنەکە بە ئاقارێکی ترا بڕواکە نەگاتە ئەنجام. بۆ نمونە ئەو ئەندامانەی تر لە پلە سێ بن یا لە پلە چواری وەزیفا بن ئەو جیاوازێکی زۆر هەیە لە ئاستی پلەیانە ئەم بەڕێوەبەری گشتی ئەمان پلە سێ و پلە چوارن ئەوان شارەزایانەی ئەم لەبەرەوەی بەڕێوەبەری گشتی قسەکەی زاڵە بێت و لیژنەوەکو پێویستە دەفی خۆی ناپێکێت لەبەرەوە بەڕێوەبەری گشتێ بەڕای من لەوە چێ زیایە بێت و هەر نەبێت. لە خاڵی سێهەمیشە ئەگەر پێویستی کرد دەسەڵاتی تایبەتمەند بۆی هەیە زیاتر لە یەک لیژنەی لێکۆڵینەوە لە دۆسیەکانی ئەسوک پێ ئەمە بێ بە دوو لیژنە ینی ئەم لیژنەی کە ئەمە لیژنەیەکمان مختص کرد ئەو کاروبارەکانی خۆی کات پێویستە کات تۆ لیژنەیەکی لاوەکی دروستکەی لەوەچە لە کۆتاییە بڕیارەکانیان جیاوازی هەبێت یان ئەم چاوەڕێ ئەو بکە و چاوەڕێەکان نەتوانێت بگرێت نەتیجەیەکی دروست مادەم لیژنەیەکەیە مختصەی بە هەر ئەو بۆ لیژنەیەکی وەکو کاک لوقمان فەرمووی ئەمە هەر ڕۆتینیات زیاکات ئەفو لە ئەوەی پێشوشە کە باسی بڕگەی یەک باسی بڕوانامەی بەرایی کردبوو تێنەگەشتمەوە بەرایە ینی چی ینی بڕوانامەیەکی بێ لە بواری یاسا بەراییەکە زیادەدا ببرێ. سوپاس. بەڵێ زۆر سپاس. ڕاستی ئەگەر خۆتان بگەڕێنەوە بۆ ئەسلی مادەکانی پێشوو وەزیر یان سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت یان پارێزگار یان کەسێک کە ئەوان ڕایەسپێرن لە هیچ شوێنەکە ناڵێت لە ناحیە لیژنەی تەحقیقی دروستەکرێ تاوەکو بابڵین لە ناحیە بەڕێوەبەری گشتی لێ نییە.
ولەبەر گرنگی ئەم بابەتەوە لەبەرەوەی ئەو لیژنەیە تقریبان شوێنی ویلایە قەزا ئەگرێتەوە لە سزادانی کەسێکە یا با بڵێن لە ناچارکردنی کەسێک بە ئەوەی کە قەرەبوو بکاتەوە و زیانەکان بگەڕێنرێتەوە لەو ئاعتیبارەوە گرنگە کەسێک بێ کە پلەکەی پلەیەک بێ کە بەڕێوەبەری گشتی بێ دروستکردنی لیژنەکانیش مەبەستەوە نییە بۆ یەک دۆسیە چەند لیژنەیەکە بێ مەبەست ئەوەیە ئەکرێ لە یەک کاتا چەند حاڵەتێکە بێ و چەند لیژنەیەکە بێ هەمووی نەدرێتە یەک لیژنە نەک بۆ یەک حاڵەت چەند لیژنەیەک دروست بکرێ کاکمەم ئەسکەندەر بنابێ ئێزدان بەرێ سەرۆکە پەرلەمانی جەنابێت زانیتن کو پەرلەمانتارên berêsiyên kulverê hazir encamê peywendiyeka tund û tola komalayetî şiyayîne baweriya xelkî bi dest xwe bînin. Ji ber endê me têbîniye yel ser maddê sê feqara dû amajepêyekê diket ku heta pileçar naşê bî kes û karet bî li ve kolînê dabin. Pêşniyar tiyem ew feqara vî rengî bêyete darêtin. نابێت لە لژنەی لێکۆڵینەوەدا کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەل ئەو فەرمانبەرە هەبێت کە لە ئەستوکردن داوا کراوە. ئێمە دەزانین ئێمە لە ژێر کاریگەری ئەو پەیوەندیە تند و تۆلەدان کە لە هەرێمی کوردستان لە ناو کۆمەلگای ئێمەدا کۆمەلگایەکی عەشایرین زۆر گرێدراوین بەو پەیوەندیە کۆمەڵایەتیە دەرەجە 4 زۆر نزیکە یعنی هەندێک جۆر لەسەر ئاستی عەشیرەت و ناوچەش ڕەنگە زۆر نزیک بیت. بۆیە ئەگەر بەم شێوەیە بکرێت هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی بێکەوە نەبێت باشتر دەبێت سپاس هیچ پەیوەندیە کۆمەڵایەتی زۆر سپاس حەسی بەخان فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی سێەم هەم لە ڕووی داڕشتنەوە هەم لە ڕووی ئامرازەکان دیستا چەند تێبینیەکم هەیە بۆیە بەم شێوەیە خاڵی یەکەم لەوەی کالێت پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەسپێرێت لێژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێت لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێوبەری گشتی کەمتر نەبێت و دوو ئەندام لە فەرمانبەری خاوەن شارەزایی و پسپۆری بەو مەرجەیەکێکیان خاوەنی بڕوانامەی بەرایی زانکۆ بێت لە یاسا من بەو شێوەیدا ئەڕێژمەوە وەزیری پەیوەنداریان لایەنی بەسراو بە وەزارەت یان پارێزگار و ئەوانەی کە دەسەڵاتیان پێدراوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنن لە سەرۆکێک و دوو ئەندامی بە ئەزمون لە بواری کارگێڕی و ئابووریدا بە مەرجێک سەرۆکی لیژنە خاوەنی بڕوانامەی یاسا بێت. لە خاڵی دووەمیش نابێت لێژنەی لێکۆڵینەوە کەسێک بێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری ئەگەر تەماشە بکەین لە ڕێزی سێەم سێ ئامرازی پەیوەندی بە دوایەکەوە هاتون کە بەلە یعنی سێ ئامراز بۆ لە نێوان دووشە زۆر زیادە بۆیە و هەروەها نووسینەوەی ژن و ژنخوازیش پێم جوان نییە لە ناودا هەبێ بۆیە پێشنیارەکەم بەو شێوەیە دابڕێژرێتەوە نابێت لە لیژنەی لێکۆڵینەوە کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان خزمایەتی تاپ لە 4 لەگەڵ ئەو فەرمانبەرە هەبێت کە بۆ مەبەستی لە ئەستۆگرتن داوا کراوە. و خاڵی سێمیش ئەگەر پێویستی کرد دەسەڵاتی تایبەتمەند بۆی هەیە زیاتر لە یەک لیژنەی لێکۆڵینەوە لە دۆسیەکانی فەرمانبەری لە ئەستۆکراو پێک بهێنێت لێرە کەسەکە دیار نییە بۆ کێ بیت پێویستە ئاماژە بە کەسەکە بکرێت یان خاوەن ڕاژە بێ سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک عوسمان مایکەکەت بکوژێنیتەوە حەسی بخە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەی سێم بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێ هەم پشتیوانی لە قسەکەی کاک لوقمان دەکەم پێشنیارەکەی کاک لوقمان و هەمیش دەبێت بەم شێوەیە بێت پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕادەسپێرێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێت لە سەرۆکێک کە پلەی لە بەڕێوەبەری گشتی یان بەڕێوەبەر کەمتر نەبێت و دوو ئەندام لە فەرمانبەرانی خاوەن شارەزایی و پسپۆڕی بەو مەرجەی یەکێکیان یاسایی بێت لێرە نووسراوە یەکێکیان خاوەن بڕوانامەی بەرایی زانکۆی بێت لە یاسادانی و دوور و درێژەی بۆ چییە بە بۆچوونی من وای لێ بکرێت باشە زۆر سپاس وە هەروەها تێبینی چمە بوو لەسەر مەسەلەی ناوی خۆم و کاک مەلا عوسمان زۆر جار تێکەڵ دەبێت ینی کە دەگوترێت کاک عوسمان بۆی هەیە ئەویش قسە بکات بەڕاستی بۆ هەیە منیش قسە بکەم جا لەبەرەوەی پێم وایە کاک مەلا عوسمان بە
لە بینی دکتۆر عوسمانەکەی و لە بینی مەلا عوسمانەکەی خۆی یەک لا بکاتەوە ئەوە منیش وازە حەکە عوسمان سێدەریم زۆر سپاس دەڵێ بەسەر چاو زۆر سپاس دکتۆرە شاعر بەڕێ سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پێشنیار دەکەم مادەی سێ بڕگەی یەکەم بەو شێوەی لێ بکرێ پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەسپێرێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێت لە سەرۆکێک پێک بێت کە ئەندامی داواکاری گشتی بێت لەبەرەوەی پەیوەستە بە مافی گشتیەوە ئەو بابەتە بەڵێ ئەوە بڕگەی یەکەم لە بڕگەی سێیەم ئەگەر پێویستی کرد نووسراوە ئەگەر پێویستی کرد ئەوە بە مەتاتی دەبینم ئەگەر بکرێتە ئەگەر لیژنەی یەکەم نەیتوانی دادپەروەری بەدی بهێنێ ئەوە دەسەڵاتی تایبەتمەند بۆی هەیە تا کۆتایی بڕگەکە سپاس ئەمە هەر علاقی بە لیژنەکەی ترەوە نیە ئەمە باسی تعدودی لیژنەکە کا لە ناو یەک موەسسەیە یعنی ئەمەوە نییە لیژنەکەی ترگومانی لەسرە بۆیە لیژنەیەکی تر دروستەکرێت دکتۆرە جان بەڵێ سپاس کاکمەم بەڕێ سەرۆکی پەرلەمان من بورهان خانە دەربارەی مادەی سێم پشتیوانی لە بۆچوونەکەی سەرچنارخانەکەم کە فعلەن وشەی بەرایی لا ببرێت و شارەزایی و پسپۆڕی و شارەزایی یەکشتن پێویست ناکات پسپۆریش دیسان نابرێت بۆ بڕگەی دووەمیان ژن و ژنخوازی پێم وایە زیادە هەر پێویستەکە هاوسەرگیری یان خزمەتی تا پلەی چوار ژن و ژنخوازیش بەشێکە چێتە ناو پلە دووە چیە یا پلە سێ یا پلە چوار ئەزانی لە ژن و ژنخوازیە یەکێک شووی کردووە بە براکەی مەسەلەن بۆ نمونە یعنی ئەچێتە پلە چوارەوە جەب براشن یعنی ئەوانە وەلحاڵەوەی کەینە من پێم وایە لابرێ پێویست بۆ ناکات تا پلە چوار کافیە ئێتەوە سپاس زۆر سپاس کلارا خان بەڵێ بەڕێ سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادەی سێ من دوو تێبینی هەبوون تێبینە کێ دووەم کاکمە مسکەندەر بەحەس کرد و ئەوژی بڕەیۆ من ئەو بیتن نابێت چ پەیوەندیت کۆمەڵایەتی لەسەر گەل ئێک و دوو هەبن چونکە ئەمزانین مجتەمەعیمە پەیوەندیان کۆمەڵایەتی تەئثیرە خویا هەی لێ هەرچەند دەدوێتن ئەو کەسێن دوێ لەژنێ دابن مەرجەوانە ڕئیسی ئەو بیتن و نیشتیمان پەروەر بن یعنی خودان مەسئولیت بن یەتواعی بن بۆ هەندێک و حەریز بن سەر ماڵ و ملکن خەلکی یا تێبینی یا دوێژی سێیەم ئەس پڕەیۆ من یا زێدەیە لژنەکادی بهێتە چێکردن چونکو بەهەردانە وەختیەژی و ئەروەسا وەکیت بێژن ئەو وەخت و تاقە بەشەڕیە و ئەکید ئەف لژنەتێ پێدوی پارەیە بۆ هەندێک و هاتنوچوونێ بکەن یانژی هەر مەصروفاتێ دی یعنی پڕەیۆ من مادە سێم بێتەلادان باشترە زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار فەرمون بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە سێ بڕگەیەک حەقی بەرپرسیارەتی یا سەرۆکاتیکردنی لیژنەی لێکۆڵینەوەکردن بۆ دیاریکردنی ئەو زیانانەی کە بەر کەسی ئەستۆکراو کراوە حەسرەندراوەتە بەڕێوەبەری گشتی پرسیار لێرەوەی ئەی ئەگەر بەڕێوەبەری گشتی ئەو کەسە بێت کە لە ئەستۆکراواتە ئەو کەسە بێت کە زیانی گەیاندووە چێ لێرە ببێ بە سەرۆکی لیژنەکە لە مادە 11 هەمان ئەم پێشنیازە پرۆژە یاسایە باس لەوەکە معالەجە ئەوە کردو ئەگەر وەزیر یا دەسەڵاتی تایبەتمەند وەزیر یان ئەوانەی کە پلەی وەزیریان هەیە لە ئەستۆکراو بن ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێتە وەزیری تایبەتمەند یا دەسەڵاتی تایبەتمەند ئەی ئەگەر بەڕێوەبەری گشتی زیانی گیان چێ ببێ بە سەرۆکی لیژنەکە کاک بژار ئەوانە بنووسن دوایی بۆ جوابدانەوە بەڵێ زۆر سپاس کاکتور کاک زیکری بناوی خودی مزن و دلوان برای سەرۆکە پەرلەمانی زیکری زێباری مادە سێ خاڵە دوێ
نابێت لە لوژنەیە لێکولینەوە کەسێک بیتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا بە پلەی چۆرەم کە لەگەل ئەو فەرمانبەرە هەبیت کە بە لە ئەستوگرتنی داواکراو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێ باشە بەم شێوەیە لێ بکرێت نابێت لە لوژنەیە لێکولینەوەدا کەسێک ببیتە ئەندام لە لوژنەکە خزمی خۆی بیت یان خزمی نزیکی هاوسەری خۆی بیت کە لەگەل ئەوەی فەرمانبەرە کە داواکراو لە ئەستوو گرت بیت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێ باشە خاڵێک لەو پروژەیە ئیزافە بکەن کە هەر سێ سەرۆکێت دامەزراوێت هەرێمێ تێدا بن وەکو سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان چونکو هەموو خەڵک دزانی زۆربەیە ئەو ملک و ماڵی دەوڵەتی ئەوێت هاتیە داگیرکردن لایەت کەسێت یەکەم و دووەم و سێت هەرێما کوردستانی بەر هەندێ من پێ باشە ئەف خۆلە بە پروژەیدا ئیزافە بکەن. زۆر سپاس. بەڵێ سپاس. دکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم. سەرۆکە پەرلەمانی بەرێز تێبینیە من یایەکێ ئەکەرمە گوتی پلەی ئەندامی لژنە پلەی سەرۆکی لژنە پلەی بەڕێوبەری گشتی کەمتر نەبیتن ئەس بێژمش بەردوو ئەگەرا ئەفەیە خراپە ئەم بکەین ئێک زۆر ناحیە و قەزا و ئێدی تێدانینە یعنی مدیری عام تێدانینە خۆسەن دە مدیریە مەیتین سەر ئاستێ کوردستانینە پارێزگەهێ وەکو ژینگە میثال ژینگە لە دووک لە سولەیمانی لە هەولێر مديرية مديرية عامة تيانية يعني معنى أبيت مديرية عامة دائرة كتير بينا لنا ووا بكنا وجرى أزد بينام أمول بكنا يان كبلي لبري وبري جشتي يان ريبر يعني مدير كم ترنبي تمرونا زياتر هبيتين أما يكام دوام هر بيشجري خوشكي سرچنار ده كان فعلا مدير عام هيبتي خو وقوتي خو فرض دكت لسر انداماني لجنه وكوي دوت شون دوت او هذا كت يعني كاوتشوات فيدي وصاكت اجبرنا اسد بينم ام قيد كان الا بري وبر بيت ضرر بيتنا مفانا بيتن تبين يمن يا دويه النظام كان كانت يا معتبره يا نبس بيشم راستي بله هند تأثير نينا أندامي لجنة خزم بيت آن خزم نبيت هندي حزباتية وريدا تأثير هي هندي حزباتية تأثير هاي أفا ممكن حتى أوي مسؤول حزبي تلفونك بوبكات أقار يديفشونه تحقيقي بو أقار ببا بفيرانجي ببا جانصام چندا يعني يا معقولة أم بيجين نفسي حزباوي نبيت يا مستقل بيت چونکی اگر ما فيت عدالتك حقيقي بكين بلاني 100 كيلومتر و 2 عشيرة 5 عشيرة اللي دير بيت ما دام بارتاوية حزباوية لتأثير السر مجريات التحقيق بيت سوباس هنا عفوا خلا أخيرة سيام اگر بيويستي كرد دسالاتي تايبت مد بهوي زياتر ليك لجنة لكل نوع لدوسيا كاني يك لجنة بس بمرجك ليك دوسا نبيت بمرجك لا يك دوسدا نبيت يعني ليك ملف نبيت اجا يك ملف بو ودو لجنه هبون دبيتا تضارب واللي تو هرچند دو جار توضيح دا توتي مرجنيه نفسي بس ليرا نهاتيه كردن مرجنيه ممكنه ده صلاه تايبت ماد بيجت من ما فهم كم دو لجنه درس بكم اتو بشي هندا تحقيق بكاوي تربشي هندا اما ابي تشارة سر بكين يعني السيام نبيت ينجي بلين بمرجك لا يك دوسدا نبيت يك ملف دا يعني ملف جيابي زور سپاس بو بارست كاك سيروان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ دووهەم نووسراوە هاتوو ئەڵێن نابێت لە لژنەی لێکۆڵینەوە کەسێک بێتە ئەندام کە پەیوەندی هاوسەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا پلەی چواری لەگەڵ فەرمانبەر هەبێ و هەتا دوایی. باشە من ئەپرسم بۆ لە هیچ لژنەیەکە هەیە لە کوردستانە
ژن و مرد یەکێک مەسەرەن داواکراو بێ ژنەکە سەرۆکی لیژنەبێ یان خزمێکی سەرۆکی لیژنەبێ ئەگەر شتێکی وا هەبێ کەواتە خەوشێکی گەورەمان هەیە لە یاسایە ئێمە ئەزانین لە قانونی ئینزیباتی 14 ساڵی 1990مان هەیە ئەگەر تایە هاتبێ ئەوە ئیتر لێرە پێویست ناکا بوترێ ئەگەر تایە نەهاتبێ کەواتە خەوشێکە هەموو لیژنەیە دەتوانێت مدیری دائیرەیەک خۆی کا بە سەرۆکی لیژنەوە کە خێزانەکەی پەنجەرێکی شکان بێت یان ئەوەیە زیایە ئەگەر زیانە بێت لێرە کەواتە لە قانون ئینزیباتی نوێیە کە ئەویان بەسەراتی پەڕێ بەداخەوە خەوشێکی گەورەیە سپاس زۆر سپاس بەڕێزان مەشروعەکەی حکوومەت هەندێک ڕوونترە ڕەنگە ینی پێویست کات تەوزیح بدەینە بەرگەسەیەەکە ئەڵێ بۆ تێڕوانین لە پرسەکانی لە ئەستۆکردن ئەگەر پێویستی هەبێت لە بەربوونی ژمارەیەک پرس کە پێویست بکەن خێرایی بکرێت لە تاواکردنی لێکۆڵینەوە ئەتوانین هەندێک بەرگەسێ هەندێک زیاتر تەوزیحی زیاتری بدەینێ وا بکەین کە یان سیاقەکەی بە جۆرێک بێت کە هەموو شتێک بگرێتەوە بەڕێز لیژنەی قانونی قسەتان هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوزیحێکی لەسەر دوێ پرسیاری ئەگەر مدیر عام ببتە سەرۆکێ vê lijnê aya di çawa berpirsiyar û beramberkê yan kî dê vê lijna lêkolînê serwî ket divê birgê da birgeyekê li madê sê nehatiye ku ev lijna tê tepêkînan şêwekê mutlaq ku midîr am serokê vê lijnê ye ev desalata peywendîdar yan ya taybetmend ku berî kel madeyekê terîfa datiye pênasekirin wezîre û serokê Lanîne Besra û Zayden parêzgar ev lijne ye demê vê ev desalata peywendîdar yan ya taybetmend demê lijnê pêk tînet بمعنى أونينك وإلى مدير عامك شوية مطلق إلى ودبتا سروكي في لجنة بل كود بيجت بلويا إداري إجباري وبري جشتي كمتر نبي وأجر مدير عام خو أو كذبت أو دواكري يان أف تهمتا يان أف مثلا جندلية السربت حتما ديارك ولا نسروي دا وزير دبتا سروكي في لجنة بەڵێ سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بە دیاریکراوی پرسیارێک حکمت چییە کە ئەتانەوێت سەرۆکی لیژنەکە بەڕێوەبەری گشتی بێ؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها بۆ بە قووەتی لیژنەکەیە بەڵام هیچ مانعێک نییە کە بەڕێوەبەری گشتی هەڵبگیرێتن ئەگەر دەزانن عەرقەلە دروست دەکا بەڵام بە هیچ شێوەیەک نابێتە عەرقەلە هەتا ئەگە بەڕێوەبەری گشتی بۆ خۆی ئەکارەکەی ئەنجامدابێت لە هەر وەزارەتێک زیاتر لە 3-4 بەڕێوەبەری گشتی هەیە دەتوانێت بەڕێوەبەرێکی تری گشتی ڕابسپێری بۆ ئەو کارە تەحدید نەکراوە کام بەڕێوەبەری گشتیە ئایا دیوانە ئایا تەختەیتە ئایا تەحدید نەکراوە تەنها گوتراوە بۆ هەیبەتدان بە لیژنەکە بەڕێوەبەری گشتی ڕئاسەتی لیژنەکە بکاتن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمە تەرکیز لەسەر مادەی 2 لە پرۆژە یاساکەی خۆمان دەکەینەوە پێم وایە مادەی 2 بە دەقیقتر داڕێژراوە لەوەی کە لە مادەی 3 لیژنەدا هاتووەوە هیچ هەڵەیەکی زمانەوانی تێدا نیە لەوێ لە بڕگەی یەکەم باسمان کردووە کە هەڵگەڕی بروانامەی زانکۆیی بەرایی بێ لە یاسا واتە بەکەلۆریۆسی هەبێتن لە یاسا لە بڕگەی دووەم باسمان کردووە کە پەیوەندی خزمایەتی تا پلەی 4 یان پەیوەندی زاوایەتی هەبێ کە مەبەستمان صلة القرابة لحد الدرجة الرابعة أو صلة مصاهرة يعني هەردووکیمان لێک جودا کردوتەوە لێرانە لە بڕگەی دووەم تێکەڵ کراوە نووسرایە هاوسەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا پلەی 4 لە ناو یاسادا شتێک نییە ناوی ژن و ژنخوازی بێت تا پلەی 4 هەمانە صلة المصاهرة و هەمانە صلة القرابة لحد الدرجة الرابعة بۆیە يعني دووپاتی دەکەینەوە کە مادەی 2 دقیقترە زۆر سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سوپاس بە زاوایەتی لا دەبین چکە زۆر شایع نییە یەکینە هاوسەرگیری یان خزمایەتی تا پلەی 4 و ئەوەی حکوومەتیش لە بڕگە سێمەکەی تۆزێت تەوزیح لای خۆشمان سێمەکە دەبێ هەندێک چاکتر بکرێ بۆی وا دەرنەکەوێت کە ئەمە تعدودە بۆ عینەن دۆسیە تۆزێک تەوزیحتری شەڵای عادەی سیاغە بکرێتەوە مادەی 4 مادەی 4 فەرمانگەی پەیوەندیدار کە زیان گەاندن بە موڵک و ماڵی دەوڵەتیایدا ڕوویداوە لە ماوەیەک کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە بەڕێزان هەر بەڕێزێک دەیوێت قسە بکە
بەڵێ بەڕێزان ناوەکانە خوێنمەوە سەرچنارخان دکتۆر ئیسماعیل کاکمەم کاک بەڵێن کاک جەمال کاک مەلا ناسر دکتۆر ڕێبوار کاک چیا حەسیبە خان کاک مەلاوەیس لەیلا خان بەڵێ کاک جەمال شێخ زاهیر تمام کاک جەمال فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 ئەوەی تێدایە کە فەرمانگەی پەیوەندیدار کە زیان گەیاندن بە مولک و ماڵی دەوڵەتیەدا ڕوویداوە لە ماوەیەک کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە من پێم باشە 7 ڕۆژێک هەر بگیرێ ماوەکە زۆرە ڕاستی چونکە زیان هەیە پێویست دەکات زووتر ئەو پەیامە بگاتە سەروی ئەو فەرمانگەیە پێم باشە ماوەکە هەر بگیرێ سپاس بەڵێ زۆر سپاس کاک شێخ زاهیر بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 فەرمانگەی پەیوەندیدار کە زیانگەیاندن بە ملک و ماڵی دەوڵەت تێدا ڕووداوە لە ماوەیە کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە من پێشنیاز دەکەم مندێک گۆڕانکاری تێدا بکرێت لەو مادەیە ئەویش ئەو فەرمانگەی کە زیانگەیاندن بە ملک و ماڵی میری تێدا ڕووداوە پێویستە لە ماوەی 5 ڕۆژ لە زانینی زیانگەیاندنەکە دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە سپاس بەڵێ زۆر سپاس کاک مەلاوەیس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 منیش هاوڕام لەگەر برای بەڕێزم شێخ زاهیر بەڵام پێشنیار دەکەم 7 ڕۆژەکە بکرێت بە 3 ڕۆژ چونکە هەندێک ڕوودا و هەندێک زیان هەنا زۆر پێویستە بە زووترین کات لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکرێنەوە بۆ ئەوی ڕێکاری یاسایی لە بەرامبەر بگرنەبەر و زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاک چیا بەڕێز سەرۆکە پەرلەمانی بەڕێز سەرۆکە پەرلەمانی مێک نقطە نظام و یەک تیبینی هەیە بەگەر ڕوخسەتە بدی ئاخفتنێک کاک زکری کە هەر سێ سەرۆکاتی تۆمەتبار کرد گەندەلی هیویدارمش پروتۆکۆلێ بێتە لادان چونکی یەکەم سەرۆکە پەرلەمانی لێرە ئەگەر گەندەلیەکە سەرۆکی پەرلەمانی هەیە پێتیڤە دەست پێکێ ئەمشخوا دەست پێ بکەن و هەر دوو سەرۆکاتیە دیجێک بێڕێزیە بەرامبەر دام و دەستگای حکوومەتێ زۆر سپاس عزیزە تێبینیا دیجێک هەواڵە بەحس کرد 7 ڕۆژ ڕایام ئەوە کە هەر 7 ڕۆژ بێتە لادان دزیوترین دەمدا لە ڕێکەوتی زانی ڕووداوەکە بێتە نویسین چونکی ئەگەر 7 ڕۆژتە دەستنیشان کرد ئەگەر هاتو 7 ڕۆژێت درێژتر بوو احتمالە ژلای یاسایی و مشکلە چێ بن یان ئەگەر 3 ڕۆژ بێت یان کێمتر ئەم تقریبا هەر 7 ڕۆژ ڕاکین بن دزیوترین کاتدا یان دزیوترین دەمدا و سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێزە سەرچنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 من تێبینی ئەوەم کرد لە لیژنەی لێکۆڵیەوەکەشا کە هاتبوو باسی دەسەی دەستپاکیتیان نییە کە ئەم جەریمەیە بە پێی یاسای دەسەی دەستپاکی بڕگەی مادەی 1 بڕگەی 7 ئەمانە هەمووی تاوانی گەندەڵین هیچ ڕۆڵێکی هیچ دەورێکی دەسەی دەستپاکیم نەبینی لەم یاسایە لەبەرەوە نەڵام ئەم ئیزافەی بۆ بکرێ گەلەی لیژنەکەشا بۆی بکرێ باشترە فەرمانگەی پەیوەندیدار کە زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تێیدا ڕووی داوە لە ماوەیەکە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانین ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند و دەستەی دەستپاکی ئاگادار بکاتەوە ینی ئەوانیش ئاگادار بن لە بابەتەکە چونکە کرۆکی ئیشی خۆیان بەڵێ زۆر سپاس لەیلا خان برای سەرۆکە پەرلەمانی مادە 4 ئەگەر فەرمانگە و پەیوەندیدار لە ماوەی 7 ڕۆژی دەسەڵاتی تایبەتمەندی ئاگادار نەکردەوە کێ بەرپرسە ئایا فەرمانبەر یان بەڕێوەبەری فەرمانگەکە پێویستە ئەم مادەیە بێتە ڕوونکردن بەڵێ زۆر سپاس حەسیبە خان برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 ڕاستەوخۆ هاتە سەر فەرمانگەی پەیوەنددار کە زیان گەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەتی تێدا ڕووی دەدات یعنی کەسەکە نازانین چێ فەرمانگەکە یعنی تعریفێکی جوانی دیار نییە بۆیە پێشنیاری ئەوە کەم بەو شێوەیە ئەو مادەیە دابڕێژرێتەوە کەسی یەکەم لە فەرمانگەی پەیوەنددار کە تێیدا زیان گەێنراوە بە مڵک و ماڵی دەوڵەت پێویستە لە ماوەی 7 ڕۆژدا
دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە. لێرە باس لەوە کرا بۆ 7 ڕۆژ لە کاتی زانینی ڕووداوەکە بەڵێ 7 ڕۆژ لە کاتی زانین لەوانەیە چەندین مانگ بەسەردا تێپەڕن بڵێن یعنی ئێمە ئاگادار نەبووین بەڵام ئەگەر ڕۆژەکە بە درستی تەحدید بکرێتن یعنی کەسی یەکەم پێویستە لەو ماوەیە دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە. سوپاس. زۆر سوپاس. کاک بەڵێن. بەڕێسەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی لەیلا خان و حەسیبە خانەکەم لەوەی کە لە مادەی 4 کاتێ باسی فەرمانگەی پەیوەندیدارەکە شخصەکە دیار نییە کێ مەسئولە لەو ئاگادارکردنەوە لەبەرەوە پێشنیازەکەم کە سەرۆکی فەرمانگەی پەیوەندیدار کە زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تایە ڕوویداوە لە ماوەیەکە لە 7 ڕۆژەکەش من پێم وایە زۆرە لە ماوەیەکە لە 3 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕنەکە دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە لەوەی پشتیوانی لە پێشنیازەکەی سەرسنارخانی ژەکەم کە دەستەی نەزاها تێکەڵ بە ئاگادارکردنەوەکە بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک مەلا ناسر. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 4 فەرمانگەی پەیوەندیدار کە زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تایدا ڕوو دەدات لە ماوەیەک لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە. یەک فەرمانگەی پەیوەندیدار ئەبێت سەرۆکی فەرمانگەی پەیوەندیدار بێت. دوو بۆیە بەڕای من ئەو 7 ڕۆژە زۆرە لە 24 سعات زیاتر نەبێت ئاگاداری لایەنی پەیوەندیدار بکاتەوە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت. کاکمەم. بەڕێسەرۆکی پەرلەمان من بۆرهان قانە دەربارەی مادەی 4 من پشتیوانی لەوە یەکەم کە ئەو 7 ڕۆژەوەکو خۆی بمێنێتەوە و پرسیارێکم لە ئەندامانی بەڕێز لە لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەنددار هەیە کە بەپێی ئەم مادەیە کە ئەڵێت دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە فەرمانگەی پەیوەنددار بۆچی ئاگاداریەکاتەوە حکمت چییە؟ من بۆیە پێشنیازەکەم بۆ پێکێنانی لیژنەی لێکۆڵینەوە پەنجەرەیەک ئەشکێ ئەبێ وەنیە یا گریمان لە شتێکی بچکۆلە تا شتێکی گەورەیە کرێ کە کەوێتە ئەستۆی یەکێک لە فەرمانبەرەکانی میری ئەو کاتە بۆ مەبەستی لێکۆڵینەوە بەڕێوەبەرایەتیەکەی یا بەڕێوەبەرایەتی گشتەکەی وەزارەتەکەی لیژنەی تایبەتمەند ئاگادارکە بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوە و ئەمە ناچێتە چوارچەوەی گەندەڵیەوە ڕەنگە هەندێک خراپ بەکارێن هەندێک زیانی پێگەیان دەبێ بەڕێکەوت بوو بێ بە ئەنقەز نەبوو بێ دوای کە لیژنەی دەکۆینەوە بەڵام پێی ببژێرن بەڵام نەچێت ناشتێتە چوارچەوەی گەندەڵیەوە بەڵام بۆ مەبەستی پێکێنانی لیژنەی لێکۆڵینەوە ئاگاداری بکاتەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز. دکتۆر ڕێبوار. بەڕێسەرۆکی پەرلەمان من تێبینیەکی بەسیتم هەبوو لەسەر وشەی فەرمانگە لە پێناسەکانە لە مادەیەک بڕگەنەوە هاتووە بە دامەزراوە هاتووە کەچی لێرە بە فەرمانگە یان ئەبێ فەرمانگە بە یان ئەبێ دامەزراوە بێ. سپاس. زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بەڵێ سپاس سەرۆکە پەرلەمانی تێبینیە من یان وشا پێویست یان ئەرک دەستپێکا vê cümlê bîtin erkel ser fermangeyî an pêwîst e da pitir quwet û îlzam tê de hebîtin têbîniya duyê ez piştgiriya xuşka serçinar dikem ku agedarî desalatê taybetmend bikin gel desteya destpakiyê gel desteya destpakiyê. Zor spas. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. بەڕێزان لە لیژنەی یاسایی قسێکتان هەیە؟ بەڵێ بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت دوو پرسیارە کۆڕەسەی لیژنە یاساییە kirin êkî şwaneger evê lijnê etmavê 7 roja da cê bilindtir li ser xwe agehdar nekir ev vê çendê li vêrê ew serokê wê fermangehê xwe jî ew fermanber xwe demê vî mewqifê radbet yan jî cihete ser xwe da agehdar neket dê hejî hindê bed ku ev lijna lêkolînê li ser wê jî bête derezkirin çikî sunûrê vekolînê û çespandin û diyarkirin û tehqîqa efalê muwazzifî ku bsebebê vê zarar vê fe'la muwazzifî yan vê tasarrufa muwazzifî zarar kiriye ew jî dê şamilî wî jî bed çekî me tasarrufa hey tarîfa silûkî qanûn eqûbatê de hatî dibîst her tasarrufeka qanûnî ku hat bete tecrîmkirin
بتصرفك إيجابي بت يعني بسلبي بت دامي أو موظف نرابط جهات سر خدا آگادار بکد که وقت تصرفك يعني سلوكي ويا تصرفك سلبي كر بسبب في امتناعك وجهات سر خدا آگادار نكري او جيد مستاهل ينده بت يعني شجي هنده بت كل جنال كلين سر بيتا كرن او ضرر بسبب امتناعوي بيتا فرض كن السرو بيتا سزادان مدة مهمة برگه دهبت سبارت اجراعاتا دائما اگر اجراعات و ریکارت یا ساده بین بحث کردن پیتویه مدة که تحدید کری هبت اگر نه پیچانه و ده آراسته و برف آجاوه و فازای چطو کس نینه که واره کارا جیبه جیبه که جبرنده اگر اجراعاتن مادم اجراعاتن پیوسته مدة تحدید کری بت او مدة او ماوه 7 روز بت یا 10 بت یا 5 بت کشنینه بله دیار کردن تحدید کردن مدة شرط پیتویه هبت بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سەبارەت بە کەمکردنەوەی ماوەکە و سەبارەت بەوەی کە سەرۆک ئەرکێتی کە دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار بکاتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ماوەی 7 ڕۆژ ئەوە وازەحە دەڵێ لە 7 ڕۆژ تێپەڕ نەکات یعنی ئیلزامە لەسەری دەتوانێت لە یەکەم ڕۆژ ئاگاداری سەرەوەی خۆی بکاتەوە و هیچ کێشەش لەسەر فەرمانگەی پەیوەندیدار نابینم من لێرانە و دەسەڵاتی تایبەتمەندیش لێرانە تعریفتان کردووە بەڵام ئێمە لە دەسەڵاتی تایبەتمەند ئەوە دیارە ناوی وەزارەت و پارێزگار و لانی نەبەستراوە بە وەزارەتمان هێناوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئێمە مادە 4مان تەواو کرد بە ڕێزان ئەندامانی پەرلەمان دانیشتنەکەمان هەڵەگرین